یارانە کوردەوار وەختتان وەخەیر. ئێمە ئەمشەو محاولەکەین دیبەیتێکی تەحلیلی تەدریسی سەبارەت بە ئەوەی کە پێژن هەڵبژاردنەکانە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بکەین. ئێمە لەگرا نە پێشبینی ئەەکەین نە پێشگویی ئەەکەین. ئێمە گەرەکمانە مترێ بین بەدەسی ئێوە، پێوانەیەک بین بەدەسی ئێوە کە ئێوە بتوانن بۆ خۆتان تەفسیرە قەزایا بکەن. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ باوەڕمەندە، معتەقدە بەوەی کە دەبێت ڕستاخیز لە وجودە هەر ئینسانێکی کوردیە اتفاق بکەفێ تا ئێمەی کوردبووینە ساحێ و ڕەوایەت و چیرۆکێک کە بتوانێت بە ئێمە مەعنا بدات، ببێت بە سەرەتای حرەکەت و دەستپێکردنە ڕۆیشتنە ئێمە بەرەو ئاسۆیەک کە گەرەکمانە ڕوونتر و گەورەتر و پانتر و بەرینتر بێ. بۆ خاتری ئێمە ئێشێ فەرزەندی زەمانە بین. من لەبەرەوە تۆزیحێکی بچووک بدەم. کەلەماتێک کە من بەکاری ئەوەم و مەفاهیمێک کە من بەکاری ئەوەم نە فارسیە نە عەرەبیە. ئەمانە مەفاهیمە ئینسانە کوردی و تەمەدونە کوردی و ئومەتە کوردین. مەفاهیم دانائین، نە مەفاهیم زانایی بە تەنهایی، مەفاهیم دانائین کە ئەمانە لێو دووە مستعرەب کریاگن، لێو دووە کە زوانە گۆرانی کە زوانە دانایی بێت جوولەکە ئەی دزێت و ئەیکا بە فارسی تۆزێ دەستکاری ئەکاوەی کاتە زوانی یەدیشە فارسی داڵە بە ئەمەت لەبە نییە کە ئێمەیە کورد بیرمان نەکردگەسۆ. وسالێ بەمە خزمەتتان هەر بەم شتە دەمە دەستیانەی کە کەسانێک کە گەرەکیانەتە کەمەتن ڕاپەڕێنا ڕوبەڕوو بوونەوە قساناکەن، تێگەینە لە مەحوی، تێگەینە لە وەفایی، تێگەینە لە نالی، تێگەینە لە بێسارانی، تێگەینە لەمانە فقط ئەوە نییە کە تۆ وشە بزانی، تۆ ئیشە بزانی. مەسەڵەن مەولەوی دەرس خوێندگە تەکیە دیارەیە تەریقەتە نەقشبەندیە، تۆ ئیشە بزانیت مەفاهیمێک کە بەکار ئەوە مەولەوی چەند مەعنایەکی هەست لە شێعرەکەیە. مثالتان بۆ لێبم. مەسەڵەن تۆ ئەوێنی ئێژن شای کەسنەزان، شا عوسمانە سەراجدینی، یا شای داڵەهۆ، یا شای بیارە. شا لەگرا ئەوەی کە تێرێتێ ناوە زەهنە ئێوە مەقام و مەرتەبەتێکی سیاسی وە کۆمەڵایەتیە کە ئینسانێک وا لە مەرتەبەتە حکوومەتکردن قودرەتێکی هەست کە خوا پێیداگە. وەلێ تۆ ئەوێنی ئەم مەفهومە لە جێگەیەکە هاوریاگە، گۆڕیاگە و دریاگە بە کەسێک بە ناوی شێخی سەرتەریقەتە جۆرێک لە مەسئلەیە کە پێ ئێژن عرفان، ئەمیش ئەوێتۆ ساحێوە لەقەب شا. لەذا تۆ ئەوێنی شای داڵەهۆ باوە یادگارە، شای هەورامانی سوڵتان سەحاکە، شای تەوێڵە و بیارە شێخ سەراجدینە، چوزانم شێ عوسمانە ئەووەڵە، شێ عوسمانە دووەمە، شای کەسنەزان کاورای کەسنەزانە تەریقەتە قادریەس. پس تەمەدونە کوردی لە حەوزەی خۆیە دەستکاری کریاگە و مەفاهیمی گۆڕیاگە. بزانن مەسەڵەن ئێمە لە زوانە ئەوامانەی خۆمانە ئێژین قات و قڕی. ئمڕۆ کەسێ گەرەکیوێت ئەمە بنووسێ ئەنووسێ قەحتی و قڕی، حەیەکەی تێخای کاتە عەرەبی. لەگرا ئێمە نازانین ئەم کەلەمە هەنە ئێمە بووگە یا هەنە عەرەب بووگە. ئیتر قات و قڕی شتێک نییە، هەواپەیمانیە ئێمە نەمانوێت عەرەب دروستی کردوویە. قات و قڕیە. تۆژۆکەی چۆن ئێمە بۆ فرەیەک لە مەسائل دەیان و شەمان هەست بۆ قاتی نێمانە، بۆ قاتی و قڕی نیمانە.
أما إيوة سوق دابا مسألة كإيوة بفهم أميك إمرو بأيوي أدن تدم أكيتو إيجي كاكا وكلمة فارسية أما إنسانك كأم إنسانة نا آقاهانا خريكة موجوديتك أدا بملتي كي تازة تأسيس كرياغ بناو ملة إيراني موجوديتك أدا بقومك كل طول تاريخها موجود نوغا بناو قوم فارس أم قصة وقتي هي من أيكا هجار مكرياني أيكا ما مستعي زوان فاسومي أيكا مأمورة كبيكا لجير تشي أيكا لجير نصيحة خير أيكا لجير خير أنديشي أيكا لجير خير خوازي أيكا تو دائما دجمني للباس دوسو راحة ترأتواني بكي تال لباس دجمنو توجوكي من أم توزيح ما داشون من أمان ملدي بيتا كانت تراو وتقا تا ايوه بفهم مثالك تامولي بام مثلا ايوه لم متنيك بجي ماغا وليود واناويان ياغا دين علي والله شبكي لي كوت كسو إيزيدي لي كوت كسو علوي لي كوت كسو شاخة هاي مختلفة علويتي لي كوت كسو أما بمعنى نيتو أجر كلام زبورة حقيقة كلام السرنجام ومصحف الرشو نازانم كلام الشيخ أمير وكلام النوروز وكلام عابدين الجاف وأمانة أبينيد أم مصطلحاتنا لحجكوي كتريم كردوارة بكار نورياغن فقط كساني كبيرو آئين يارسان بوغن بكاري بردكن أم مصطلحات الدانائي بوغا وهر كسيك بجوري بكاري برقا أجر شا لجيجيكا بمعناي السروك السياسية ولاتي بوغا لجيجيكا كاورا بعنوان السروك طريقة آئيني خوي بكاري أوا لذا الشيخ عثمان الدوم سراج ديني تبديل أبي بشا عثمان توجوكن يا شيخ كسنزان تبديل أبي بشاي كسنزان توجوكن بس تو على يك نكتة أزاني مثلا امروشتي بوغا سمود بناو الشورائي مشورة كردن بكور دانيشتن أقل جمعي أويك بي إيجن collective intelligence أقل جمعي كتو مشور بخوي كتو دانشي مشورات بخوي أما فرست حي بحثك لي تو هر لإسلاميتيا وامرهم شورا بينهم تهاس تا سوسياليزمك ادعاء حكومة الشورائية هر أما بقر دستو تو أويني يكيتيه باسي شوراك جمهورية إسلامي باسي شوراك تو أويني دول غربي بحث كميونيتيا كان أكن تو أوينيد كوملا بحث شوراك هر أم شورا ليودوا تو أويني بككا طرفداران بككا أواني كتحت ناو النخبة موجودن بو خاطري أوي شيويك لشتيك بناوي ديمقراسي تعريف كرياغسو بناو الشورا لقراتين مسألية بياو بس يارسان تبديل أكن بحكومة الشورائي هر أما امتداد أدنو بتاريخ الجعلية دروس كرياغا مينولوسكي وتاريخ نقاران الجولكية جهان غرب بأمة كردي تحت ناو حكومة الشورائية دياكو بإجماع قبائل أما انحرافك قوري واتيا تو وقتي هر أم كلام منحرفة جعل كرياغي يارستان أخوينيتو تو إشي يك بارامتر لبردساوي أم مفاهيمك يارستان بكاري أوا فقط هنا أحلى حق نية هنا مرد مكانة ترى هنا أمسر زمينة سا هر كسي بجويرية موجودية خوي بكاري بردقا إستا جماعتي هاتكن لجير فرمان الجولكة هاتكن ديني كي طريقتيان دروس كرقة تحت ناو الدين علي الله تو وقتي أجيت مفهوم بياو بس يا أجيت مفهوم الجم والجم نشيني تو لبرابر الجم سوارة جمام سوارة هز أم جم سوار وجمام سوارة لناو فرهنگ عمومي إنسان كردي ودانا يعني كرد موجود بوغا كلي ودواء مانا جعليان كردقا بردقيانا إستيشة لمن تقي كرماشانا تو وقتك دواي مدتي حلصو كوت أكي يعني تو ماويك حج ورزشي كنكرقا ريبيواني كنكرقا شاخي نشوجي
هەر دائیمەن لە ئیسراحەتکردن و پشودانابووجی عەزەڵاتە تەحلیل چووگە بۆیە تۆ لە پڕێکا دەست ئەەکەی بە وەرزش حڕاکەی فوتباڵەکەی تۆپێن ئەەکەی بە شاخ و داخێکە ئەڕۆی کە ئەی تۆ یەکسرە هەموو ماسوولکەکانە گیانت ئەگیرێت. بە قەوڵ کوردەوارە داگیرکراو لایەنە عێراق و زمانە فاسۆمی جام ئەکا لەشێ جامەکە دەسە بەرز ناوێتەوە. هەنووز کە هەنووزە لە کرماشانە بەمە ئێژن جەمام بوون ئێژە جەمام بیمە و گیانە تۆ گشت گیانم جەمام بیە. دەی تۆ جەم سەوارت هەست جەمام سەوارت هەست. جەم سەوار یعنی ئینسانە فعالە شرکەتکردنە لە پرۆسەسێکە. جەمام سەوار یعنی ئینسانێک کە دارایە نخوەت ڕخوەت و دارایە قەتیسبوونە ئەو تێ ئەکۆشێ ئەم تێ ناکۆشێ. پس ئەمە مەسئلەی شەورا ناگرێت و لە کاتێکە لە ناوە ئەم شەورا مەسئلەیە کە تەز بەناوە بیاوبەس. بیاوبەس هەمان بایۆسە. بیاوبەس یعنی حەیات و ژیان سیاسی کردن. ئەگەر تۆ بیاوبەسنەکەی جەمامی کە جەمامی جامعەت دروست نەکردە وایتە حاڵەت و وەزعیەتە تەبیعیەکە. تۆ کەی جامعە دروسەکەی وەختی عیدەیە ئیرادە ئەکەن و لە دەوری یەکتریا کۆ ئەونۆ و بیاوبەس ئەکەن. ئەم بیاوبەسە مەبنای مەشروعیەتدانە بۆ ئەوەی کە تۆ لە فەرامین و قەوانین و دەستورات و ئاداب و هەنجار پەیڕەوی بکەی. تۆ چۆن پەیڕەوی ئەەکەی وەختی بیاوبەسە گرکەوە بەو معنانێت من دەرمەوردە ئەمە گەرەکمە قسە بکەم تۆ بێ نەزەرە بەی. نە ئەو بۆ معنان نییە. بۆیە دائیمەن ئەوێژری کە کێ جەم نشینە کێ جەمام سوارە کێ یارە کێ خارە. خب ئەمە تۆ لە گراوێنی پرۆسەسێکی دروستکردنی ژیانێکی بایۆس یا بیاوبەس بایۆس یۆنانیەکەیسی کە من بە معتەقدم نەکاتیم هەست نەوەختیم هەست ئەوەی کە پێی ئێژن تەمەدونە یۆنان هەمان تەمەدونەیە مەس. ئۆکەی تۆ بیاوبەس کە ئەەکەی ژیانە سیاسی ئەگریت لەگرا بە معنای مەشوەرەت نییە کاکە شۆراکردنە چی و تڕەهاتە چی لەم وەسەتە تۆ وەختی دانای و داناکۆ ئەوێتەوە. جەم جێگەی دانایان نییە فقط جەم جێگەی ئەفرادە مختلف جامعەس کە تێ لە ناوی ئەم جامعە بیاوبەسەکە کە بیاوبەسی کرد ئەو جارە ئەچێتە ژێرە تەعهودە ئیجتیماعی ئەگری لەگرام مشور ناخۆن خۆ مشور خواردن وانیە ئێوە فکرەکەن. مثال هەر ئیستە لە ناوی جەهانی ئەمڕۆژیە کە نظام سوڵتەی جەهانی گرتگێسی جەنگ و سوڵح شەڕکردن و ئاشتی بڕیار یا ها بەدەسە مەلەکەوە. مثلا لە بریتانیا ها بەدەسە مەلەکەی بریتانیا. مەلەکەی بریتانیا ئەتوانێ فەرمانە شەڕبا و ئەتوانێ فەرمانە ئاشتی بە. لە یاڵەتی متحدەی ئەمریکاوە لەدەسە ڕئیس جمهور بە تەنهایی لەدەسە کۆنگرا یەک نەفەریشەی لەگرا بتوانێ بڕیار بە. بۆ خاتری ئەوەی لە مەسائل مهمە ئینسانەکان دارای ترس و حەوائج و نەفسانیات و شاهواتن. من گەرەکمە دەرمۆردە مەوزوعێک مشور بخوام تەسمیمەکەم گرتگە. مشوەرەتە من بۆ ئەوە نییە کە ئەمانە بێن بە من بێژن چی بکەم. ئەمانە بە من ئێژن زەعفە ئەم تەسمیمە کە من گرتگمە وا لەکوێ قووەتی وا لەکوێ. مەسەڵەن من تەسمیمم گرتگە ئەم جگەرە تەرکەم. من تەسمیمەکەم گر کە بڕیارم داگە نایم لە خەڵکی بپرسم ئەرێ تەرکی کەم خاسە یا تەرکی نەکەم. لە کاورایە پرسم ێژم ئەگەر تەرکی کەم چه شەکڵیە ئەگەر تەرکی نەکەم چه شەکڵیە. من تەرکی کەم تووشی جەڵتە ناوم سەکتەی قەلبی لێم نادا هارت ئەتەک لێم نادا فڵان ناکەم بیسان ناکەم. وەختی تەمامێم قسانمە بیست بڕیارە دەم تەرکی کەم یا تەرکی ناکەم. دەی بۆ ئیمڕۆ جامعە مردم لە هەرچی شتە غەڵەت حاڵی بووگە بۆ خاتری ئەوەی غەڵەت ئەیکەنە زەهنت غەڵەت ئەفەحمیت. تەوەجۆ ئەەکەی تۆ لە تەمام ساختارەکانە جەهانە ئیمڕۆژیشا یەک نەفرە هەست تۆ لە بانکێکا ڕئیسە بانکە هەست تۆ لە مؤسسەیەکا مدیرت هەست یەکێکە هەست بڕیارە کولی ئەدات بڕیارە ئاخر ئەدات مهرە ئاخری پێوانێت. من گەرەکمە بە وڵاتی حەملەکەم
قاو ئەەکەم لە ڕئیسە دەستگاهی ئستخباراتم، قاو ئەەکەم لە سەرانە ئەرتەشم، پێیان ێژم چەندێ چەکمان هەست، چەندێ سەربازمان هەست. ئەم وڵاتە پەلاماری پێ ئەدەین لە لەحازە هەوایی و لە لەحازە زەمینی و لە چەک و چۆڵ و لە چیۆ بەسەرە ئێمە زاڵە، لە چیۆ زاڵ نییە. من ئەمانە ئەبیسم، وەختی ئەیبیسم بڕیار ئەدەم حەملە بکەین، هێرش بکەین یانەیکەین. تەوەجۆتان کرد لە گرا شتێ بەناوە ئەقڵە جەمعی لە بڕیارە جەمعیە مەوجود نییە. ئەقڵە جەمعی ئەوەسە کە من متەوەجەی حەزەراتەکات. مەسەڵەن ئێستا من هاتکم بۆ ئێوە ئێژم ئەگەر ئەم جەهانە وا بچێتە ڕێوە ئێمەی کورد چیمان پێتێ؟ تۆ بڕیار ئەدەی لەگەڵ منا بێ یا لەگەڵ منا نەی؟ تۆ بڕیار ئەدەی حەزی پێ ئەەکەی یا حەزی پێ ناکەی؟ من خۆم خەریکم بە تۆ ئێژم ئەم ڕێگە کە ئەچی بەرەو هەڵدێرە، ئەم ڕێگە کە ئەچی تۆ نابود ئەکا. تۆ ئەمە یا قبوڵەکەی لە من یا بەرەو نابودی ئەچی. مثال سادەت بۆ تێرمەوە لەبەرەوەی لە من تێبگەی. بزانە ئێژێ لەم کوردەوارە کاورایە بوو لە ناوە هێسرێکی بوو هەروە هێسرەکە ئەیوت هێسرەکە هەر بە لاڕیا ئەچوو بکەوێتە خوار، هەر ئەیوت هەچە سەقەت بوو بەرەو ئەملا، هێسرەکە سەریە کردە ئەولا بەرەو دۆڵەکە بڕوا هەڵ بێت. ئاخری ئەوەنە مانەک بوو بەدەسە هێسرەکە، یەک لە قەیکێشا بەقەی هێسرەکە وتی بڕۆ سەگ بە ملە ئەتەقی لە تۆ لە گیان خۆت و من لە 16,000 تمەن، تۆ لە گیان خۆت و من لە 16,000 تمەن. تۆ بەعزێ مەواقع قسەکان ئەەکەی، ئیتر کاورا بڕیارەدا گەرەکتە نابودوی بڕۆ نابودووە، گەرەکتە بڕۆیت بۆ فاحەشەگی بڕۆ بۆ فاحەشە، گەرە تۆ بڕۆ بزانم تای فاحەشەگی ئەوێت و سەعادەت یان نەوێت و سەعادەت. تۆ گەرەکتە مرد نەوی دێ بڕۆ بزانم تای نامردی تاکوێ تۆ ئەوات، تۆ تاکوێ سەرەکەوی، تاکوێ ئەڕوەی. تۆ فکرەکەی ژیانە لە ژێرت دەسە داگیرکەرە ژیانە قەشەنگێکە دێ ئیدامە بە خیانەت بکە، نادرووسی بکە، چەپەڵی بکە، نامردی بکە و قاش بکە سەر خوات، تەمامەم کارانە بکە. بزانم تۆ ئەیوەی تۆ یای تۆ ڕێنی. لەذا ئێشی ئێمە قیاسمان بوێ بۆەوەی کە بردنەوە چۆنە، دۆڕاندن چۆنە. بۆ ئەمەی کە ئێمە بزانین بردنەوە چییە و دۆڕاندن چییە، ئێشی ئێمە یەن نگاهێک یەک ڕوانینێکمان سەبارەت بە ژیان دوێت. ئێمە ئێشێ بزانین بەشەر بۆ ژیان خۆی پێویستی بە چی هەست؟ پێویستی بە ئاوە، بە نانە، پێویستی بە سەکسە، بە جنسە، پێویستی بە محیبەتە، پێویستی بە دڵگەرمیە، پێویستی بە هەستی ئەمنیەتە، پێویستی بە هەزاران شتە ئینسان. تۆ وەختی تەمامی ئەمانتە زانی ئەتوانی بێژی کاورا سەرکەوتگە یا بنکەوتگە. تۆ فکر ناکەی تۆ یەک قیاسە واوە دەسۆ ئەم کاورا مۆنیکای وا لە ژێری پێیا یانێ لە ژێری پێیا، وە نەوشە وا لە ژێری پێیا یانێ لە ژێری پێیا. ئێژێ لای خۆمان کاورایە بوو، ژنێکی بوو فرە زەریف و ژنەکەی ئەڕوویە دەرەوە خەڵکەیان و خۆزگەم وە ساحێوەکە و خۆزگەم ئەو کەسەی بۆت پێوە ئەکا، خۆزگەم ئەو کەسەی سەرێنێتە سەرین لە پاڵە دەستا. کاورایش لەبەری خۆی وە ئەیود ئەم ژنی منە لە دەرەوە دنیای تەقانگە لە ناوە خوام، لە دەرەوە دنیای تەقانگە لە ناوە خوام. ئەمە یعنی چی؟ یعنی تۆ فقط ظاهر ئەم ژنە ئەوێنیت، تۆ فقط بەژن و باڵای جوان و دەم و لوتە شیرین و چوزانم لار و لەنجەی ناسک ئەوێنی، بەڵام تۆ یەک ساعت لە کنارە ئەم ژنەدا نەنیشتگی وەختێک باش تێرە خوارد و لچە گەڕیا بەسەر بلەشیە تا بفەهمی ئەم ژنە چیواتیا، چیتیانیە، چۆن هەڵەسێ، چۆن دانیشێ، چۆن قسەکە، چۆن ڕاتڕێەوە، چی گەرەکە، چی نەگەرەکە، چۆن بەرخوردەتە کاکە. تۆ ئەمانە نازانی، تۆ فقط دانێ زەریف و چاو پێکەوتکە لە خیاوانەژی خۆزگەم وە ساحێوەکە و خۆزگەم ئەوەی سەرخاتە سەرسەرینە. کاورایش ئەیوت ئەم ژنی منە لە دەرەوە مردمی تەقانگە لە ناو خوام. من ئەم مقدمە وت ڕاپەڕینی کوردەوارە سەربەخۆ و دیبەیتەکانە ئێمە محاولە ئەکرێت فرە سادە بوێت و لەبەرەوەی ئێمە لە یەکتری تێبگەین. بزانن لە دنیای ئەمڕۆ اتفاقی کەوتگە
لە دنیای ئێمە مشتێ مردم هاتگەن بە ناوە کارمەندانە سیستەم. ئەم کارمەندانە سیستەمە کێن کەسانێکن کە بەخۆیان ێژن ڕووناکبیر و ڕۆشنبیر و ئەم ڕووناکبیر و ڕۆشنبیر و ئوستازی جامع و ئەمانە لەکوێوە هاتکن؟ ئەمانە حکوومەت پێیانەدا، دەوڵەت پێیانەدا، ناویان پێپەیاکە، عنوان و تایتڵیان پێدا، دکتۆر فلانی و پرۆفسۆر فلانی. مەسەن تۆ نازانی پرۆفسۆر یعنی چی؟ یعنی مەرجع تەقلید. فەرقە پرۆفسۆر چییە تەکی ئوستادی دانشگا؟ فەرقی ئەمەزە پرۆفسۆر وەسە کاردیناڵ، وەسە چی؟ وەسە ئایەت الله عوزما. تەوەجۆکەن فەرقە کاتەکە سەقەت الئیسلامە، فەرقە کاتەکە ئایەت الله، فەرقە کاتەکە کۆلکە مەلا، فەرقە کاتەکە مەلای دوانزە عیلمە. تۆ لەگرا ئەوێنی عەلی قەرەداغی وا لە جوزئە چی؟ لیجنەی فتوە. ئەمە پرۆفسۆرە، پرۆفسۆر ئیسلامیە، هەرچی ئەم بێژێ هەرەوەسە. کاورا وەختەوێت و پرۆفسۆر ئەوێت و چی؟ ئەو تەشخیسەدا چی علمیە چی علمی نییە مەیریسی. مەگەر پرۆفسۆرێتر بێت بێژێ ئەم قسە وا ئەم پرۆفسۆرە کردی علمی نییە، ئەنا ئوستازی جامعەیە غەڵەتە کایژێ علمی نییە. گرتتان خب چه اتفاقی لەگرا ئەکەفێ، چه داستانی لەگرا کەوتگە تۆ خەوەرە نییە نایزانی. تۆ نازانی پرۆفسۆر یعنی سەقەت یعنی چی؟ یعنی ئایەت الله عوزما. پرۆفسۆر یعنی چی؟ پرۆفسۆر یعنی عەلی قەرەداغی، وا لە بەشە چییە؟ لیژنەی فتوە. تەوەجۆکەن ئەوەی لەم دنیا بۆ ئێوەی بەحس ناکەن ئەی پێچێن و شروعی ئەکەن و شلوغی ئەکەن و ئەمانە دلیلی ئەمەسە کە تۆ فکر نەکەی شتانە منە سادەز ئەیان زانیت. مردمە ئێمە هەرچیشتە ئەیزانیت، وەلی خۆی نایزانێ کە ئەیزانیت. مردم فکرەکات جامعە ئیدارەکردن و حکوومەت ئیدارەکردن یەک سری چتای جەدیدێ کە ئەم جەدیدانە دروستیان کردگە و وانییە کە ئەو ئەیزانیت. بۆیە ئەم کاورا کە بووگەسۆ پرۆفسۆر بووگەسۆ ئوستادی دانشگا بووگەسۆ قەڵەم بەدەست ڕۆژنامەوانێشی جۆری قسە بکات تۆ حاڵی نەوێ، چون ئەگەر تۆ حاڵی بوێت شتەکە بێ ئەرزشەوێ. بۆ چون تۆ لە وجودە خۆتا خۆت بە عەوام و بێسەواد و تێنەگەی و دواکەوتک ئەزانی. ئەگەر ئەو جۆری قسە بکا کە تۆ بفەهمی و تۆ حاڵی بێژی باوکە ڕۆچ سادە و باوکە یەنج ڕاحەت و ئەمە وەسە ئەوەی کە کاورا ئەو سالای خۆمان جنس لە دەستی نەیەکەوت. یەکی ڕێڕێگەهایە کە زەواج مهم بوو ئەوە بوو کە بە ئیزدواج و بە زەواج بە جنس ئەگەی، بە سێکس ئەگەی. لذا بەر لەوە کە دەسینە ئەگەی بە سێکس فکریەکرد باوکیان سێکس شتە عەجیب و غەریبێکە. شەوی زەماوەن شەوی زەفاف چژن چ پیاگ وەختی چاوێکەوت سێکس ئەم شتە قێزەونە چییە؟ حەزی پێ نەیەکرد. بۆ لەبەرەوەی پێشووتر لەبەرەوەی پێشووتر کابرا یە تەوەهومێ خیاڵێکی عەجیب و غەریبی کردبوو سەبارەت بە چی؟ سەبارەت بە ئەمرە سێکس. وەلی ئێستا وەختێکی واقعیەتەکەی ڕوبەڕوەی شتێکی ترە. مەسەڵەن ئێمەی کورد عادەتمان نەکردگە بە زوانە خۆمان پیاەکی دانا بوێنین. ئێمە عادەتمان کردگەم پیاگە لە مرتبەتێکە یا فارسە یا تورکە یا عەرەبە، یا بە فارسی قسەکە یا بە تورکی قسەکە یا بە عەرەبی. لەمانە کە تێئەپەڕێت لە فارس و تورک و عەرەبەکە کە تێئەپەڕێ پێشمان وانییە فارس و تورک و عەرەبەکە بە نسبەتی دەیوید و هەملت و جۆن و ئێمانوێل و ئەمانە باسەواترە. هەر کە ناوی ئێمانوێل بێ هەر لە خۆیوە فرە فرەنسانی شیرێکە، فرە تێگەیگە. بۆ چون ئینگلیسیە، چون ئامریکاییە، چون فەڕەنسەویە. بۆ ئەمە واسە لەبەرەوەی ئێمە لێ تێناگەین. ئێمە فکرەکەین ئەمە شتێ مهمی قسەکە، فرشتێ عەجیب و غەریبێکەمە لێ تێناگەین. ئێستا من گەرەکمە باسی هەنێ مەسائل بکەم کە ئێوە ئەیزانن وەلی خۆتان نازانن کە ئەیزانن. مەسالێکتان بۆ لێدەم. گشتی ئێوە مناڵوگن، گشتی ئێوە لە وەختی مناڵیە شەڕتان کردە، داکتانە لە کوڕە مردم، داکتانە لە کوڕ یەکێک و دەرچووگن و دایکەکەی هاتکە دەرە ماڵتان. دایکەکەی هاتکەسە دەرە ماڵتان بابزانن بە چاوەزی و دەردەباریکە و ڕق و ڕوێڵی و ژان و باو ئەمانە دەردە کوردین. ئەو دەردەنەوە لە دانشگای مردمە پێیان وتکن لە کوردیا. کاورا مەسەڵەن ئەمە نەخۆشیەکان بە هەر سوورەت.
دایکە کاورا هاتە دەرە ماڵە ئێوە تۆ داوت لە کوڕەکەی سەری وشکاندوو دایکیشی تووڕە و هاتە دەرە ماڵە کاورا ئەیدا لە دەرە ماڵە کاورا دایکە دەرەکەی کردو ئەیوەها بنوارڕە کوڕەکە چی کردەوە کوڕەکەم دایکی تۆش ئێوە خوا لێمی بسێنێ و بەشکم ئەگەر بیدایە کاورا خراوی پیاتکە خوا لێمی بسێنێ و یاڕەبی بنیشمە گڵکۆی و یاڕەبی خوا ئەمر درێژی نەکات و بە چاوەزی لێ دریاگە کەسافەت و بەخوا خۆم ئەی تۆپێنم و خۆم فەلاقەی ئەەکەم و خۆم لێ ئەدەم و ئێژم و باوکی لێی بات و بێت تەربیەتە کەسافەت و 4-5 دانە لەعلی پێتە ئەکێشاوە تۆ دەرەچوو خۆشی ئەها لە پشت و ئەیوە ڕۆڕەگیان بوو مەساخانەیەڵی کەس لێدا نەترسی هەر کە دەسی بۆ دربانی وەرێ دایکە ئەم نەمایش و تەئاتری بۆ ئەکرد بۆ خاتری ئەوەی یەک دڵە ئەو ژنەوە مناڵەکەی تێ هەڵدانی خواردگە ڕازی بوێت کە بە تۆ ئاسیبێ نەگەێنی دوو احترام و شخصیەتە خۆی حبزکە و احترامێکی بۆ تەرەفە مقابل کە سەدەمە و ئاسیبێکی لە تۆ دیگە داناوێ لەزا دایکە تۆ تەئاترێک لە تووڕەبوون و نەمایشی ئەکرد بەچی ئەمەی سابتە کرد وەختی هەڵەگەڕیاوە بە گۆشەی جەرگخۆی جگەرگۆشەی خۆی هەڵەگەڕیاوە ئەیوو بە چاوەزی لێ دریاک ئۆ ڕۆڵە یاڕەبی ئەگڵ کۆت نیشم ئۆ ڕۆڵە یاڕەبی خوا نەخاتە ئێوارە دەیتر کاورای و لاوە مێژە و گوناحیەس و قەیناکە و نەیزانیگە و مناڵە و ئەیچی و فڵانە و دادەگیان و تەوە حەلە و ئەمە تکنیک بوو ئەمە سیاست بوو تەمامە دنیا لەسەر ئەم تکنیکە گەڕێوا دایکی تۆی کرد ئیسە من پێدێژم چه شەکریە پس لەگرات دایکی تۆ هەدەفی ئەمە نەبوو با لە تۆ هەدەفی ئەمە نەبوو تۆ شکنجەکە هەدەفی ئەمە بوو بەر بە شکنجێ بگرێ تۆیش زەعیف نەویت تۆیش حیزە نەویت تۆیش هەر کەسی لەو لاوە لێت نەدات بەڵام تەرەف مقابڵیشی ڕازی کردوێ لەزا دایکە لەگرات تەئاترێکیە کرد نەمایشێکیە کرد کێ ڕاستیە کرد هەر ئەوەی کە لە بەرچاوی ژنەکە بنیشتایەمە لە مناڵەکەی خۆی خاس لێ بدایە سەری بشکاندایە وەکو ئەو کوڕە دێتۆ ئەوێنێ مەتەفاقە ناکەفێ وعدەی ئەداوە ژنەکە ئەیوو بابەی بێت و ئێژم فەلاقەیکە بابەی بێت و ئێژم فەلاق وعدەی ئەدا پێی تۆ نەدئەدی کاورا بنیشێتە ملە کاورا خاسی لێی بە نەدەدی یا مەسەڵەن وە درۆ شەپازلەیەکی پیاکێشا یا تاکە لەعلێکی فۆفڕەدا و مناڵەکە دەرەچوو مناڵەکە ئەگریا و ئەرێ بە چاوەزە لێ دەرگار ئەدگرم ئیستا من ئەمە ئەکەمەوە هەر ئەم تکنیکەوە دایکە ئێوە بەکاری ئەورد و ئێوە بارها دیکتانە و خۆتانیش بەکاری ئەوەن لە حەوزەی سیاسیە ئەمە بۆ ئێوە ئەکەمەوە پس ئێمەش لەبەرەوەی نەمانگەرە وایە شەڕەکە قوڵ بوێ هەر بەم تەزەکورە کە بە دایکی مناڵەکەماندا و ئەلا ڕقمە ئەوەی کە ئەمانزانی دایکی مناڵەکە درۆ ئەکات کافی بوو ئیدامەمان نەدا لەسەری ناچوین وەلی تۆ ئەوێنی کاورایە بوو بە خۆیان ئەپەرموویوە دەسی بوو دەسەڵاتی بوو قدرەتی بوو مناڵەکەی کە من تۆ ئەددا لە مناڵەکەی ئەو تۆی ئەگەر فەلاقەتی ئەکرد باو کە تۆی زاتینەوە قسە بکە تەوەجۆکەی و حەقی خۆی ێزەند و تەذەکوری نەدا بۆی مهم نە و دایک و باوکی تۆ چۆن فکرەکاتەوە خاسی تی هەڵدا نەکردی تەوەجۆکەن خەڵ ئیستا بابین ئەمە لە حەوزەی عمومیە تەوزیح بێ بزانن مەسەڵەن من لە دیبەیتێکە هەڵگەڕیام و وتم حیزەکانی پەکەکە تەکە گەوادەکانی پارتی با یەکتری بکوژن خب لەوانەیە فرە کەسی حەز بەم قسە نەکا بۆ حەز بەم قسە ناکا ئیستا من مەجبورم ئەمە بکەمەوە بیکەم ئەم مردمی ئێمە لە پێشەوە وا فکرەکاتەوە کە پەکەکە نیرویەک یا هێزێکە کە بۆ شتێ بە ناوی میلەتی کورد کە ئەم میلەتی کوردە ڕزگاری بوێت و بوێ بە ساحێوە کیانێک خەریکە بە شێوەی و ڤالنتاری خۆبەخشانە شەڕ ئەکا بۆ ئەم میلەتە لە کەناری ئەمە پارتیش هەرواسە خۆ کورد بەم نەتیجە ئەگا کە ئەم دوو هێزە هەڵقوڵاوە ناوە مبارزات و خەباتە مردمە کوردە بۆ گەیشتنە بە ئازادی و دەسەڵاتە کوردی ئەمە ذهنیەتی ئینسانی کوردیە ئینسانی کوردی وا فکرەکاتەوە فکر ئەکاتەوە کە ئەمە بەرهەمی کۆمەڵگای کوردیە خۆ لەکوێ کورد نافەهمێ ئەمە لەوەی کە کورد نافەهمێ سوال لە خۆی ناکە
پەکەکە کێ دروستی کردگە بزانن ئێوە هەر کامتان عەبدوڵڵا ئۆجالان دەیتۆ نە سروەتە هەست نە پووڕە هەست نە خاکە هەست نە ئەسڵحەت هەست چۆن ئەتوانی پەکەکە دابنی چۆن هەروە لە خۆتۆ ناوێگەنەی بەقەیوە ئێمە نەماندی دیمان عەبدوڵڵا ئۆجالان لەگەڵ 4-5 نەفەرە لە پڕێکا سازمانێکی دانیا بە ناوی پەکەکە لەکوێ داینیا لە سووریە کێ پووریدا بە عەبدوڵڵا ئۆجالان استخباراتە سووریە کێ زەمینی پێدا استخباراتە سووریە کێ ئیمکانات و تەسلیحاتی پێدا استخباراتە سووریە خۆ پە تۆ لەگرا ئەوێنیت عەبدوڵڵا ئۆجالان ئەگەر ئەسڵحە و دەوانچە و پوو و 4 نەفەروا لە دەوریا دلیلی ئەوە نییە ئیدەی سیاسیەکی گەورەی بووگە ئارمانێکی گەورەی بووگە نە دلیلی ئەوەسە یە ساختارێکی گەورەتر بە ناوی حکوومەتی سووریە ئەم ئاغایە حمایەت کردگە ئیمکاناتی نیاگەسە بەردەسی ئەمیش بە شەرایەتێک کە ئەی خوڵقێنێت کەسانێک بانگەکاتە ناوە ئەم ئیمکاناتە چییە ئەمە کوردبوونە دانانە فەلسفەیەکی سیاسیە یعنی ئێمە بۆ ئەمە شەڕەکەین بۆ سوسیالیزم شەڕەکەین بۆ کوردستان شەڕەکەین وەلێ تۆ شتێ لەگران نافەهمی تۆ ئەمە نافەهمی ئەم ئێرادەیە پەکەکە ئەگەر بۆ کورد دروست کریاگە بۆچی ئەم دەقیقە تاریفی نەکردگە سۆ کورد کێس بۆچی نایژێت چی ئەتوانێت کورد یەک ڕیزکە تماشاکەن جل لە کوردی و زمانیە کوردی کورد یەک ڕیز ناکە مثالتان بۆ لێدەم کرمانجی زازاکی کرمانجی خوار کرمانجی سەر سۆرانی چوزانم جافی بە هەموو مشتەقاتیوە هەورامی بە هەموو مشتەقاتیوە موکریانی بابانی ئەردەڵانی هەرکەم لەمانە مدعین کوردن پە تۆ بە زمان ناتوانی ئەمە بکەی و ناتوانیت هیچ لەهجەیە بەسەر لەهجەکانی ترە بسەپێنیت بعد ئەمانە لەهجەی کێن تۆ ئێشەیە زوانە کوردیە کردووە کە بێژی موکریان زاراوەز زاراوەی کێز ئێشێ زاراوی زمانێ بێ بە ناوی کوردی ئێشێ یە زمانێ بە ناوی کوردی مەوجود بێ ئێستا ئەوە تەواوی قارەمانێتیە تۆ بوو سوهام حوسەین ئەو ئیتر تەواوی ئەمەلیاتێ بوو کە کردە یعنی پەکەکە بە مەتنیوە تۆی دروست کردگە ئەوەسە من خەریکم نەغدە پەکەکەکەمەوە گوێ بکرە باڵێ خۆ پە تۆ ئەزانی لەگرا شتێ بە ناوی پەکەکە لە ناوی مشت و مڕی کۆمەڵگای کوردەوارە نەهات کەسە دەرەوە خەڵکی با لە یەکتری و بیرۆکە با لە یەکتری و ئێمە بۆ داگیرکریاگەین و چۆن داگیرکریاگەین و کێ داگیرمانی کردە و کێ دوژمنمانە و کێ دۆستمانە و کێ کوردە و کێ کورد نییە و کێ ناکوردە و ئەم بەحسانە نەکریاگە لە پڕێکە ساختارە بە ناوی پەکەکە بە وجود هاتکە پەکەکە کێ دروستی کردگە پەکەکە دەستگای ئەستخباراتە منتەقە دروستی کردگە بۆ دروست کریاگە ئێشە سوال لە خۆتکەی پەکەکە بۆ دروست کریاگە دەوڵەتە سووریە بۆ ئیجازە ئەدات کە کوردە داگیرکراوە لەلایەن کۆرپۆریشنە سووریوە بڕوا بێتەوە گەریلای پەکەکە کە پەکەکە نیرو بگرێ بۆ هیچ کەم سوالە لە خۆی ناکە چون کوڕەکەی کوژیاگە فکرەکایتر هەرواسە و بووگە و تەواو ئێمە پەس ئێشەی یەکەم پێناسەیە کە بیکەین پێناسەی ئەوڵ ئایا پەکەکە نیرویەکی کوردیە و بۆ شتەی کە تۆ فکرەکەی یعنی مبارزە بۆ ئازادیە سەرزەمین و وجود ئینسانە کوردی خەریکە کارەکە تۆ نابێت هەروە لە خۆ تۆ قسە بکەی تۆ ئەم قداسەتە بوو پەکەکەی دائەنی ئێشێ لەمانەوە بێت یعنی پەکەکە هێزێکی کوردیە و پەکەکە گەرەکێسی سەرزەمینە کوردەوار و وجودە ئینسانە کوردی لە ژێرە داگیرکاریە دەربێری ئایا ئەمەسە؟ ئەگەر ئەمەسە دەی بێزەحمەت پەکەکە ئێشێ بێت لەگرا سابتی بکات لە دڵە چه تاریخێ تێتە دەرەوە
کامە تاریخ ئەشێ بێژی چۆن چ شکلی لەکوێ بۆچی تەشکیل بوو دەی وەختی ئەو ئێژێ چۆن تەشکیل بوو تۆ ئەفەهمی ئەوەی پەکەکە دروست ئەکا عەبدوڵڵا ئۆجالان نییە استخبارات سووریەس نە عەبدوڵڵا ئۆجالان وەبەعد دەوڵەتە ئێرانی ئیستا ئەشی تۆ بڕۆی بزانی سیاسەتەکانە پەکەکە چی تەولید دەکا ئومەتە کوردی تەولید دەکا ئومەتە کوردی تەولید دەکا یا میلەتێکی خەسیاگی نابود بوو لە ژێرە دیسکۆرسێکی ترا کامیان خۆ تۆ ئەڕێ ئەمە ئەخوێنی تۆ ئەوێنی پەکەکە ئیستە خەریکە چی ئەکا ئیستە دەرحاڵە حازر پەکەکە ئیستە خەریکە شیعەبازیەکە پەکەکە وا لەکوێ وا لە قەندیلە قەندیل کێ پەیداگە قەندیل دەوڵەتە ئێرانی پەیداگە دەوڵەتە تورکی پەیداگە دەوڵەتە عێراقی سووری پەیداگە یاڵەتە متحدەی ئەمریکا حەزەکە لەوێ دانیشی بۆ خاتری ئەوەی کە ئەمانە تێن و کوردایەتی ئەشێوێنن خۆیان ئەبن بە مەسنەدە کوردایەتی تۆ گەرەکتە بێژی کوردایەتی یعنی چی گریلایە نیشانەدەی ئیتر زەحمەت ناکێشی بێژی کورد کێس سەرزەمینە کوردەوار کێس دوژمنە کورد کێس و ئێوە چۆن لەگەڵە ئەمانە هەڵس و کەوت ئەکەن ناژێتی خۆ ئیستا یەک اتفاق ئەشێت کەفێ کورد ئەبێ بە ساحێبە ئادرس کورد ئیستا کەسانێکی هەست وڵاتانە منتەقەوە کۆرپۆریشنەکان ئەتوانن بڕۆن لە ناویە لە ژێری ناوی کورد قسەیان تەکا بکەن دێخۆ مەسەڵەن ئەمریکا ناتوانێت بێت بڕوا لە کاکە ئەحمەد لە سلێمانیا قسەی تەکا بکە کەس بەمە نایژێ نوێنەرە کورد کەس نایژێ تۆ ئێشێ نوێنەر بۆ کورد دروستکەی نوێنەر چۆن دروستەکەی حیزبی بۆ دروستەکەی دێ ئەمە چۆن نوێنەرە کووردە دێ ئەمە شەڕەکاتەکە تورکیە هەر ئەمەی کە شەڕەکە وەم خوێنی لێڕوات یعنی کێ ئەکوژێت کوڕ من و کوڕە تۆ و برای من و برای تۆ ئەمانە ئەکوژرێت ئەمە نیشان ئەدا کە پەکەکە تەکە دەوڵەتە تورکیە دوژمنە تەکە کەسێکا دوژمن بوون یعنی تۆ بنیشیتە مری کاورا لە بین بووەی ئەمەی پەکەکە و تورکیە ئەیکەن وەسە شەڕی دوودانە دایکەکە تەوەجۆکەی بە چاوەزی لێ دریابوو خوابی کوژێت و بەشکم نەگاتە ئێوارە و لاو چه اتفاقێکە کەفێ لەگرا یەک اتفاقە کەفێ پەکەکە بە ئینوانی ئادرسی کورد ئەمێنێتەوە و من و تۆ قبوڵ ئەکەین کە پەکەکە ئادرسی کوردە ئەی بۆ تورکیە چه منفعەتێکی هەست بۆ تورکیە و ئێران چه منفعەتێکی هەست تورکیە و ئێران تەکە پەکەکە مەعامەڵایەکەنی تر تەکە من و توە نایکەن پەکەکەس بڕیارەدا ئەفرین بەجێ بێڵێ یا بەجێ نێڵێ پەکەکە بڕیار ئەدا شنگال بەجێ بێڵێ یا بەجێ نێڵێ پەکەکە بڕیار ئەدا کە پارتی بڕیارەدا هەولێر چۆڵکە یانەیکە پارتی بڕیارەدا کەرکووک چۆڵکە یانەیکە خۆ من و تۆ نایکەین پارتی و پەکەکە مشەخەسیەکەن سنوورەکانی کوردەواروا لەکوێ و ئەوان ئەڕۆن لەسەری ئەمانە قسە ئەکەن تۆ ئالەگرا لەگەڵ مەوزوعێکا تەرەفی کە تۆ تا ئیستە پێت نەزانیگە هەدەف لە بدروستکردنە پەکەکە و کوشتنە کوڕەمەردن یەکچدە هەدەف ئەوە نییە کوردەوار ڕزگار بوێ هەدەف ئەوەسە تۆ باوەڕکەی پەکەکە نوێنەرە بەشێک لە کووردە تۆ ئێشێ ئەم باوەڕە بکەی پاشان پەکەکە مەوجودیەت پێیاکە و پەکەکە ئەهەمیەت پێیاکە ئیستا ئەی پارتی دموکراتی کوردستانی عێراقچی تۆ دەقیقەن ئێشێ باوەڕ بکەی کە پارتی دموکراتی کوردستانی عێراق نوێنەرە بەشێک لە کوردەوارە بۆ گەیشتن بە سەعادەتە مردمە کورد ئازادکردن و ڕزگارکردنە سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردی تۆ ئەمتە قبول کرد ئەو جار تۆ پەکەکەت هەست پارتیت هەست یەکێتیت هەست کۆمەڵەت هەست دموکراتت هەست ئەمانە کێن ئەمانە لە ژێرە چەترێ جەمەون بەناوە چی هێزە کوردی من و تۆ ئیتر هێزە کوردی نیین قسەی من و تۆ ئیتر ناخوا معامەڵە لەگەڵ کی ئاکرێ لەگەڵ دموکرات ئاکرێ لەگەڵ کۆمەڵا ئاکرێ لەگەڵ پەکەکە ئاکرێ لەگەڵ پارتی ئاکرێ لەگەڵ یەکێتی ئاکرێ ئەوان کێ دروستی کردگەن من دروسم کردگەن چۆن من دروسم کردگەن چۆن من دروسم کردگەن چون من چووگم ئەسلحەیە کە مەلا مستەفای بارزانی داگێ پێم گرتگمە مەلا مستەفای بارزانی ئەم ئەسلحەیە لەکوێ هاوردگە کێ پەیداگە ساواکە ئێران
بەڕنەوی داگە بە ملا مەسەفا داگیسێ دەسی من ئەمە مهم نییە من لە عەقلی خۆما چۆن شەڕەکەم بۆچی شەڕەکەم ئەمە مهمە لە واقعیەتە شەڕێکە من ئەیکەمە ڕواتە گیرفانە کێ شەڕێکە من ئەیکەمە ڕواتە گیرفانە کێ چ اتفاقێ ئەکەفێ بۆچی کۆمەڵە و دموکرات و پەکەکە و پارتی و یەکێتی دروست بووگەن پس لەگرات و ئەوێنیت یەک اتفاق کەوترە پەکەکە و پارتی و کۆمەڵە و دموکرات و یەکێتی دروستکردن کە ئادرسە کوردون لذا نە پەکەکە نە کۆمەڵە نە دموکرات نە پارتی نە یەکێتی بۆیان نییە یەکتری لە ناو بەرن ناتوانن یەکتری لە ناو بەرن بزانن قدرەتەکە وایژێ من ئەگەر ئینسانێکی بەدەسەڵاتوم دەسومەچەکی خاسێکم بوێت یەکێ با لە کوڕەکەم ئەدەملی ناوێسم دایکی بالێ خۆم ئەدەملی ناوێسم دایکی بالی ئەگەر من هێزێکی کوردیوم و لەسەر جەهانبینیشی کوردی هاتووم لەسەر قاچە خۆم وەساوم ئەسڵەحەم هەنە خۆموێ پوڵم هەنە خۆموێ هێزم هەنە خۆموێ جێگەم هەنە خۆمێ ئەمانمە بە ئەم مەچەکی خۆمە بەدەست هاوردوێ مل بۆ فڵک ناخەفێنم باج بە فڵک نادەم لذا من نەتەحملە پارتیەکەم نەتەحملە یەکێتیەکەم نەتەحملە کۆمەڵاەکەم نەتەحملە دموکراتەکەم هەر خۆم پیاگم کەس پیاگ نییە ئەمە سیاست وایژی ئەمە قدرەت وایژی فەلسەفەی قدرەت وایژی فقط خۆم پیاگم پس من لەکرا بە هیچ شێوەیەک من بۆ کەسە مقابڵ ناخەفێنم من لە شێوەی تئۆریا یەکێتی پارتی کۆمەڵە و پەکەکە باتڵەکەم و کە باتڵم کردن و ئەمانە لە ڕووی مەشروعیەتی عمومی خەڵکی کوردەوار شتێک بەناوە کورد نییەن چون ئەو فەلسەفەکە من هەسم ئەوان نێسیان من دیارە بۆچی شەڕەکەم ئەوانیش دیارە بۆچی شەڕەکەن پس لەگرا هیچ دلیلێکی نییە من پەکەکە قبوڵکەم هەروە کە تۆ ئەوێنی جمهوریە ئیسلامی سەلتەنەت تەڵەب قبوڵ ناکە بۆچی ژێبیکە خۆی زاڵە بەسەر جامعەی کوردەوارە ئێمە بۆچی ئێشێ سەلتەنەت تەڵەبان قبوڵکە دەوڵەتە بریتانیا کۆمونیستەکان قبوڵ ناکە بۆچی ژێبیکە بۆچی ئێشێ مەجالیان بێ بەدەسەڵات بگرن خۆی قدرەتی هەست خۆی حاکمە بە جامعە بۆ ئێشێ مەجال بە بەنیرویەکی تر بیگرێت لەگرا وەختێ پارتی و یەکێتی ئەدەن لە یەکتری ئێتفاقێکە کەفێ من و تۆ وا فکرەکەینەوە دوو دانە ئادرسە کورد خەریکنی یەکتری ئەکوژن ئەمانە ئێشێ تورک و فارس و عەرەب بکوژن لە دەوڵەتە تورکیە و دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عەرەب بکوژن بۆ لە یەکتری ئەکوژن تۆ نازانی ئەم شەڕەکە ئەمانە ئەیکەن بۆ ئەوەسە کە ئەمانە بمێنێنەوە بۆچی بمێنێنەوە ئەوەی کە لە زەهنی من و توە ئەمانە ئادرسە کوردن من هەڵەگەڕێمەوە ئێژم نا پەکەکە دوم پارتی تۆ درۆ ئەەکەی ئەگەر پیاگن دابەر لە یەکتری بۆڕن تۆ حیزە پەکەکەی تۆش گەوادە پارتیت ئەگەر کوڕن بان لە یەکتری من چۆن فکرەکەمەوە ئەم دووە درۆەکەن من فکرەکەمەوە ئەم دووە ئەمانە دروست کریاگەن ئادرسە کوردون ئەربابیان یەکێکی ترە ئەوەی کە ئەمانەی دروست کردگە هەر بۆ خاتری ئەمەی دروستی کردگن کە ئادرسە کورد بوون ئاغای ئاگری ڕۆژهەڵات من وام وەسەتە دیبەیتە وەلێ نەوەڵا ئەوە وەدەمەکەی قازی محەممەدە وهینەکەی قاسملو و ئەگەر فرە ئێشە پێگا تا بزانم پیاکەی ئەوە من وامە ئینگلیسا خۆ ئەسەردەمەکەی قاسملوی تۆ پیاگە خۆ ئەسەردەمەکەی عەبدوڵڵا ئۆجالانی گەوادە ئەسەردەمەکەی مەلامە سەفای بارزانی گەوادە کوڕی گەوادی کوڕی قەحبە هەڵی بوو حیزت دموکرات تۆ تەجاوز پێکریاگە دنیای تو دنیا سوارە بووگە ئاوستی کردگە بۆ ئێمە دەمەکەی تۆ کاورای ئاوەزی دموکراتی تۆخمە قازی محەممەد و قاسملو ڕەهبەر تەجاوز پێکریاگ خۆ تەجاوز پێکریاگە بنەماڵە تەجاوز پێکریا کەواسە بوێت ها کوڕی حیز تۆ قازی محەممەد 1 سەعات قسەکردنی نییە
قاسملوو 10 ساعت قسەکردنی نییە بێشەرەف ڕاهبەرمە تاجە سەرمە گەوادی بنە گەواد تۆ مەگەر قوتابیە قاسملوو قازی محەمانیە گەوا باوک دێ ئەوان بێژگە لەمەی کە تەجاوزیان کردوون و سوارە سمتیان بوون هەچێکی تری نییە داسمتە داچەقینە بۆ یارانە ڕاپەڕین کۆڕە حیز تۆخمە قازی محەمە و قاسملووی گەواد ئاگریە ڕۆژ هەڵات پۆفیوز تۆ بای توالەتیش نییە ئاگەر دانیشە خۆت نەسووتێنی خوێڕی تۆخمە حیز پس من چون فکر ئەەکەم کە یەکێتی و پارتی و کۆمەڵە و دموکرات دەوڵەتە ئێرانی و تورکی و عێراقی دروستی کردگەن لەبەر ئەوەی کە بوون وە نوێنەرە ئێمە و بەناو ئێمە نابوتکەن من حملە ئەەکەم بەمە من ئێژم پەکەکە و پارتی ڕاز ناکەن دوژمنی یەکتری نیەن چون ئەربابیان ئەجازەی نەداگە دروستبوونە پارتی و یەکێتی پارتی و پەکەکە بۆ ئەوە نییە کورد و سەرزەمینە کوردەوار ڕزگار بوێ بۆ ئەوەسە بەناوی کورد معامڵە بکەن کورد بکەنە قەومی ئیتنیکی سەرزەمینە کوردەوار حڕاجکەن هێزی کوردی لەبین بوون ئینسانە کوردی لەبین بوون وجودە ئینسانە کوردی لەبین بوون بۆیە ئەمانە تەئاترەکەن هەمیشە بمێنێن و داگیانە لە یەکتری و شەڕەکن و باوکڕ و کوردماڵی وێرانەوەی نا سیاست وا حکومەکە پەکەکە تۆ قودرەتمەندی بۆ کورد خەریکی شەڕەکەی 12,000 گەریلای حیزە هەست ئەگەر پیاگی بڕۆ هەولێر بگرە ئەگەر پیاگی مەسعود بارزانی بگرە من لەگرا چەپڵاو بۆ لێ دەمەژم پیاگی لە بەینی بووە ئادێ بسمیلە تا بزانمەوە کوڕەهەیی ئادێ مەسعود بارزانی خاس گوێ بگرە من فرە دڵم وا پێوە ئەم کوردە پیاەکی تیاوێ پیاگوێ حیزە دیگەران نەوێ مەسعود بارزانی تۆ ئائیستە تانکەکانە بێرە دەر و پێشمەرگەی حیزە بێرە دەر بە لە یەکێتی پاکی کەرەوە بە لە پەکەکە پاکی کەرەوە بە لە کۆمەڵە و دموکرات پاکی کەرەوە قاچ بەهاوێ بەناوە سەرزەمینە کوردەوارە ئەگەر من لە جڵەوە تانکەکانە تووە نەکەوتمە بەرە تانکەکانە تۆ مەسعود بارزانی لە تۆ حیزتروە دابی کە بزانمێکەی هایتە پیاگنیەی هایتە تو ئەو پیاگەنی اختیارەنێ لە دەسە خۆتا تۆ فکرەکەی من ناڕەحەتم تۆ پیاگوی نەوەڵە تۆ فکرەکەی من ناڕەحەتم تۆ گەردەن کەشوی شەمشێر کێشویت نەوەڵە تۆ فکرەکەی من ناڕەحەتم تۆ پەلامارە جێگەیەک بی نەوەڵە تۆ فکرەکەی من ناڕەحەتم تۆ بگریت ئەناسوورە فاسد و جاهل نادروسێک ناهێڵێمە تەبدیلە بە ئومەتێکی قودرەتمەند واقعی بووین ناڕەحەتم تۆ بیان کوژینە ئەو جەمەردانەگیتە دابی کە بزانمەتوانی بیکەی پس دیت مەسعودە بارزانی من لەگرا نەهاتم وت پێژون بەڕاستی ئێمە ئاشتی تەڵەبین و حەزەکەین و کوڕی کورد نەکوژێ نەوەڵا بەرخێنێر بۆ سەربڕینە نەبۆ دۆشین و ڕان ئێمە ئومەتێکی قودرەتمەندی بتەومان گەرەکە کە ئێشێ حەچی خائینە لە سەرزەمینمان پاکوێتەوە تۆ پیاگی مەسعودە بارزانی بسملە ئادەی بزانم مەچەکە هەڵەدەی سلێمانی بگری ئادەی بزانم بنەماڵەی تاڵەبانی هەڵە کێشیت تا بزانم ئەڕۆی ئەوانەی قەندیل کۆکەیت و دانە کۆیان کەیت و دەی ئەو پیاگەن نییە چون تۆ دروست کریاگی وەختێ من ئێژم حیزەکانە پەکەکە گەوادەکانە پارتی خەڵکەکە ئەشنەفێ ناڕەحەتە وێزانی بوو لەبەرەوەی خەڵکەکە نازانێ پارتی و یەکێتی بۆ دروست کریاگن ئیستە پەیمانە حەیدەری درۆوەکە خەڵکی کوردەوار من وازح لەم تری بوونەوتم ئاغایانە پەکەکە وانە قەندیلا دانیشکن وا کەنیشکە زەریفە پەلک شۆڕەکانتان هەست وا نیشانتانەدا داعشتانە خوارد و باوکەی یار و فرەمەهیمون ئەوە من بە ئێوە مەشروعیەتمدا یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە ئێوە سپاهە قودسە پاسداران حمایەت ئەکا ئەگەر تۆ ئەوەنە پیاگوی بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی هەرتکیان بکوژیوە لە بینیان بۆی تحتە ناوە کورد ئادێ بیکە ئێمە تەرەفداری لێکەین داوەزە گریلا بێرە خوارە وەکو سەگ پێشمەرگە بتۆپێنە ئادێ بیری خوارە دیتە و قەوارە نیەی دیتە نیتە و حەدە دیتە گشتی فەشە و درۆکردنە تۆ بەڕێزی و ئەوانیش بەڕێزن و ئەو بەڕێزە و گشتی بەڕێزە گشتی حیزە سیاست کاسبیکردن نییە تەبلیغە بازرگانی نییە سیاسەتە من شایستگی سەرۆکایەتی مردمە کوردم هەست
لە حەوزەی سیاسەتە تکراری ئەەکەم و لە حەوزەی سیاسەتە کەس بە پیاگ نازانم ئادەی پیاگی ئەمە ئەرزوو ئەمە گەز ئادەی بێرە بەرەو ئادەی بێرە بەرەو سابتی بکە لە من پیاکتری لە سیاسەتە لە قارەمانێتیە لە من قارەمانتری ئادەی کەس بەری پێت نەگرتگە دوێ من چۆن مەجارە دەم تۆی حیس سەربەرزکەیت و بێژی منیش پیاگم کامە پس ئەوێنی لەگرا تۆ درۆ ئەەکەی تۆ خۆتە دروست نەکردگە تۆ دیگەران دروستیان کردگە ئەم شەڕە واقعی نییە ئەم شەڕە تەزادە ئیدئۆلۆژیک بۆ ئومەتە کوردی نییە تۆ باوەڕ ناکەی سنوورەکانە کوردەوار وا لە کەنارەکانە ئەممان و کە پارتی بێژە سنوورەکان وا لە چیای کوێوە حەمرین و تۆ لەسەر سنوورەکانە کوردەوار تەکە پارتیە بێت و شەڕە پەلامارە پارتی بێ لەسەر ئەمە نییە تۆ لەسرە ئەمەی کە تۆ بمێنی تۆ پارتی بمێنێت و سەگەلتان بمێنێنەوە تەکە یەکتریا دەبیر بکەن ئادەی بە قوربانە بم بیکەنەوە مەچەکەکە ئەزانی ئێوە ئەو شتێک کە ئێوە وتان شەڕ براکوژی لە ساڵە 90ەکانە بۆچی کریا بۆ ئەمە کریا مشیای لە جامعەی کوردەواری داگیرکراو لەلایەن دەوڵەتە عێراقیوە لە جامعە دوو نوێنەر بۆ کورد دروست کریایە ئەم دوو نوێنەرە کێ بوون پارتی و یەکێتی بوون ئێوە ئەم شەڕتانە دروست کرد تا خەڵکی خوێنی لێ بڕوا بێت و خانەوادە شەهیدە ئێوە تا ڕەقیبێکی تر ڕەقیبێکی سێوەم دروست نەوێ ئیدعایم جامعە بکە پس ئێوە لە شەڕە ئەو شتێک کە پێتان ناونیا شەڕە براکوژی بە کامە هەدەف گەین بەم هەدەفە گەین فقط پارتی و یەکێتی بەسەرم جامعە حاکمن کەسی تر نییە و ئەمە هەدەفی ئەو شەڕەوە و ئێوە لەو شەڕە بەم هەدەفە گەین وەکو ئەوەی کە حیزب دموکرات و حیزبی جمهوری خا لە ئەمریکا مەوجودە وەکو ئەوەی کە تیمە پەرسپۆلیس و تیمی ئستقلال مەوجودە وەکو ئەوەی کە بارسلۆنا و ڕەئال مادرید مەوجودە وەکو ئەوەی کانسەرواتیڤ و لەیبر مەوجودە دوو باڵ مەوجودە باڵ سێوم مەوجود نییە ناوێ بوێت ئێوە نەمەشە مەجالتاندایە هێزێکی مردمی کوردی دروست بکریایە کۆنتڕۆڵە و ئیستا تۆ تەسەور کە ساڵە 90 ئەیدەیە مردم کۆبوونۆ لە دەورە یەکتریا و بە باوەڕێکی تۆکمەی کوردی هێزێکیان دروست کردە نە بە عێراق کۆنتڕۆڵە و نە بە ئێران کۆنتڕۆڵ ئەو نە بە ئەمریکا کۆنتڕۆڵ ئەو نە بە تورکیە کۆنتڕۆڵ ئەو نەبوو دەی ئەمە چۆن بەری پێ بگرین چۆن نەهێڵینە متفاقە بکەفێ ئێشەی پارتی و یەکێتی لەسەر ناوە شەڕ بەن لە یەکتری کە بەن بە یەکتری چه ئەتفاقێکەوێ هەرتکیان ئەون بە حەقیقەتە واقعیە جامعەی کوردەوارە داگیرکراو لایەن عێراق و بوون و دیت کە بوون ئەم شەڕە پاکردنەوەی یەکتری نەبوو بازی بوو بۆ خاتری ئەوەی پارتی و یەکێتی بمێنێنەوە پێشمەرگەی دموکرات کە ئەڕوا بۆ پایگا لێ ئەدەنەی کوژن بۆ ئەوە نییە کە ملەت و کورد خەریکە مبارزە ئەکا لە دەوڵەتە ئێرانیە کوژی دەوڵەتە ئێرانی فقط پاسداری نییە معلمیشی هەست کارمەندیشی هەست کارمەندە دادگستەریشی هەست قازی هەست مەئمورە ئیدارەی ماڵیاتی هەست دەوڵەتە ئێرانی مەئمورە مەراتع و جەنگەلداری هەست بەمە مردمی گرتگە بە مؤسسات تۆ بۆ ئەڕێ فقط ئەیدە بەسیجیە ئەویش لە ناو پایگایەکە بۆچی بۆ خاترەوەی تۆ 4 نەفەر لە کوڕ مردم بیتە کوشت لەو لاشۆدانەیە بەسیجی بکوژێ نەبوو ئێران مهمە نەبوو تۆ مهمە جامعەی کوردەوارە ئێمە هەم کوڕە خاسی واتیە هەم ئینسانە برسی فەقیریشی واتیە قیر حیزب دموکراتم نەبیر هەر نان نەو بیخوا و جێگە نەو ماوەدە مخدر تەرکبا حیزب دموکرات و کۆمەڵە حیزب دموکرات و کۆمەڵیش مدەتی وەکو پەرواری نانی پێدە لەو دوای هەندێک نێژن دابڕۆ بزەحمەت با فیشەکێک لێبن بمرید ئەگەر کاورا کوڕە خاسە وایە و کوردایەتی تیاوایە ئەمەلیاتە ئەوڵ ئەمەلیاتە دووم ساڵە ئەوڵ ساڵە دووم لە پشت و یەک فیشەکیان لێدایان کوشت تۆ دەرد ناخۆی قسەی زلەکەی بێ بوەرەوە شەهید خوێنە بیشترەوە دەردمان نەخوا بەڕاستی و شەهید فلانە کەس و پیاەکی گەورە بوو خوا ڕەحمەتی کا و شەهیدان و دارە ئازادی ئاودا و حیزبی دموکراتی ئاودا و کۆمەڵی ئاودا و کۆرە بچۆ کڵاو بەردارە درۆزن ئەو نەیفەهمی تۆ کڵاوە یاسەری تۆ کاورات نەختۆ کردو نەخت بوو بوود مانی مشکڵی بوو مردنەکەی نەفعی هەست بوود کردت هەسۆ خانەوادە شەهید خاسیەکەی ئەوت کردگەسە ناوە وجود دەخوات ئەم کاورا پێی خاسێک و قەومی خۆش و خۆی خۆشیان گەرەک و
ئیستا چوون کۆمەڵە بووگە یا دموکرات بووگە کوژیاگە خاسی و خۆشیەکەی ئەو لە ناوی قەومەکانە خۆیان ئەوێت و ئێعتبار وە کردیت بۆ تۆ سیاست واسە ئەمە پێشین سیاست پس تۆ ئەمێنی نە کۆمەڵە نە دموکرات نە پارتی نە یەکێتی بۆ ئەو شتەی کە ناوی کوردە شەڕ ناکە ئەمانە بۆ شی دروستکریاگەن بۆ خاتریەوەی ئادرسە من و تۆون شتێک بە ناوە قەومە کورد نە کورد نە چمکە کورد نە سەرزەمینە کوردەوار ئادرسە من و تۆون وەختێ تۆ تەحلیل ئەەکەی ئەم جۆرەی کە من وتم تەحلیل کە تۆ مەگەر فکر ناکە ئەمانە هێزە کوردین مەگەر فکر ناکە ئەمانە گەرەکیانە سەرزەمینە کوردەوار ڕزگارکەن دەی تۆ ئیشێ وا فکرکەی تۆ یەکدانە هێزە بەدەسەڵاتە قودرەتمەندە کوردی کە ئەتوانی یەک چیرۆکە کوردی بات فرە بۆ جامعی ئێمە زەرورەتی هەست وەلذا تۆ ئیشێ یەک جەریان تەقویەتکەی ئەگەر لەم کوردەوارە جەریانێ پەیدا بوو کە توانی دەمە هەرچی خەت و خوێڕیە هەر کەسی گیای بایری ئەڕنێت کۆکاتۆ بیکاتە یەک ڕەوایەت تۆ ئیشێ بڕۆی لە پشتەوە بوێسی یەک جەریانە کوردی کە ئەتوانی یەک مەرکەزە فەرماندەهی و هدایەتە مبارزاتە مردمە کورد بێت حەقی هەست تەمامە جەریانەکانی تر لە بین بوات ئەگەر ئەتوانی لە بینیان بوات دا فەرمی بابیکە و تۆ ئیشێ حمایەت بکەی لەمە و تۆ ئیشێ لەمە حمایەت بکەی تۆ بۆ فکرەکەی پارتی و یەکێتی یەکێکن کۆمەڵە و دموکراتی یەکێکن چون تۆ نازانی کوردبوون یعنی چی نازانی لذا فکرەکەی هەرکە دەمە قۆپانی کوردی بکاتە پێ و هاتووانی و ڕۆشتوەتوانی و ئەزیە و دەبێژم و ئەمە کوردە نەمە کورد نییە ئەمە کورد نییە ئەی تۆ بۆ پێدوانیە کاورای پاسدار کوردە تۆ بۆ پێدوانیە کاورای جێشی عێراق کوردە تۆ بۆ پێدوانیە ئیستا ئەوانەی کە لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقا جزء پۆلیسە فدراڵە عێراقن جاشن تۆ بۆ فکر نەکە ئەمانە جاشن ئەی جاران بۆ فکرە کرد جاشن لە کاتە سەدام حوسێنە چی ئەمەی کردە ناوە زەهنە تۆ پێوانەی تۆ چییە کوردایەتیە جاش ئێشێ ئینسانێکوێ کە بەرعەلەی هەیە منافع ئومەتە کوردی سەرزەمینە کوردەوار و خاکە کوردەوار نوێسیاوێ پس هەر کەسێک کە لە دەوڵەتە عێراقی بە عینوانە مجموعەیە دەوڵەت میلەت و نیشن ئستەیت حمایەتەکە خائین بە ئومەتە کوردیە بەی بەم دەسە ئەکسەریەتە ئەم مردمەوەی تۆ خائین بۆ ئیستا ئێوە فکر مەکەن چون مردم حملەوە تێ ئەکا ئەو ڕازەکە نە ئەکسەرهم لا یعقلون ئەمانە فکر ناکەن و بەندەی شەهەواتیان غەڵەتەکە بەناوە کوردیەت قسەکە من حیچ مشکڵێکم نییە کاورا بێت بێژە کاکە منفعەتی من ئەمەسە پەسیتر کوردایەتی مەفرۆشۆ من تەمامە تەلاشەمە مەسە تۆ بفەهمی پەکەکە سپاهە قودس پاسدارانە تۆ بفەهمی پارتە دموکراتە کوردستانە عێراق دەستگاهێکی جوولەکە سازی دەوڵەتانی منتەقەس خۆشیان بنە جوولەکەن بنەماڵەی بارزانی نە تایفەی بارزانی بنەماڵەیە مەسعود بارزانی شێ عەبدولکەریم شێ عەبدولسەلامە بارزان وەمانە خۆ ئێمە تا ئاگرا خەریکین بەرەبەرە مەسائلێ مەترەحەکەین کە تۆ بیفەهمی ئیستا بابێنە سەر سیاست و ئیاڵەتە متحدەی ئەمریکا و هەڵبژاردنەکانی ئیاڵەتە متحدەی ئەمریکا بزانن ئێوە ئەمتانە بیسکە ئێژن ترامپ فاشیستە ئەمە یەک دروشم ترامپ فاشیستە ئێژن ترامپ شێتە ئێژن ترامپ ها بە شوێنە حکوومەتە تۆتالیترۆ یعنی بوێ بە پێشەواوەکو هێتلێر ئەم سێتانە بیستگە دێ ئەمە دروشمە خۆ من تێمەویست ئەمە بەڕەسیەکەم بزان ئێمە وا فکرەکەین و کە ڕئیس جمهورە وڵاتێک کە بگۆڕێت تەغییرێکی گەورە ئیجاد دەبێت ئیمکانی زەمە خوشبەختوین ئیمکانی زەمە بەوبەختوین ئیمکانی زەمە خاسوین ئیمکانی زەمە خراوین ئەوەی بەسەر ئەم وڵاتە حکوومەت ئەکا سیستەمە نە یەک نەفەر سیستەمە مؤسساتە بنیادە ئەنستیتۆس ئەمانە یعنی بانک یعنی شرکەت بازرگانی ئەمانە یعنی مؤسساتە جۆرا و جۆرە سەرزەمینێ ترامپ هیچ کارەس بایدن هیچ کارەس بۆ هیچ کارن لەوانەیە بتوانن بڕێ بریار بن جانف کەنیدی کەسێک بوو نەیگەرەک و بچێتە ناوە شەڕە ڤێتنام
بچن داستانە کوشتن جانف کەنیدی ناوی خیابانە بێنن. جانف کەنیدی لە ناوە خیابانە ئیعدام ئەکرێت لە 8 جێگەوە هاوکات بەگوڵ لە لێدەن لە 8 جێگەوە. ئەمانە ئێژن 1 نەفەر کوشتی دەرسوورەتێکە لە ناوە خیابانم ئاغا محاسرە کریا و لە 8 جێگە لەیاندا. تو غەڵەت ئەەکەی ئەوەی گەرەکمانە نایکری. ئیستا ئێمە بابین ئەمە سابتکەین واسە بین با سابتیکەین. پس چی ئێمە غافڵەکە؟ هەدەفت دەوڵەت ئەمەسە تۆ دەوڵەت بە ئینوانە حقیقت قبولکەی. ئەمە هەدەفە ئەوەڵێسی تو ئەمە بفەهمە. تو بە مەحزێ قبولە کرد دەوڵەت حقیقەتە و شێوەیەکی تر لە ژیان بجگە لەم جۆرەی کە ئەمانە پێژن دەوڵەت ناکرێت ئەم تایسە سەرکەوتگە. خب لە مەرحەلەی ئەوەڵا ئەم بە تۆ قبولی کردگە کە دەوڵەت حقیقەتە مطلق و خەیرە مطلقە. تو ئەم تا قبول کردگە دێ ئەمە تا ئەگرا ئەم سەرکەوتگە تا ئەگرا ئەم باعیس بووگە وجودە خۆی بەسەر سەری توە مەشروعکە و شەرعیەتی پێبە. دەی ئیستە بۆ تۆ سەرگەرمی دروست ئەکا چون ئەم دەوڵەتەی کە دروستی کردگە تۆ تاڵانەکە، تۆ بەرەو ئینقیادەوە، تۆ کنترۆڵ ئەکا، تۆ لە بین ئەوە تۆ نابود ئەکا. تۆ ئیشی دائیمەن ئیحساسکەی ئەتوانیت بەشێک لەم جامعە تۆ نەزەری شێتیا بوێت بتوانی بیگۆڕی قەشەنگیکەی. هەر ئەم سیستەمە کە ئیستئیتر تۆ قبوڵە کرد بە عینوانی حقیقەت ڕێگەت بۆ دائەنی کە تۆ بی لە ناوی ئەم سیستەمە بازی بکەی. پس تۆ ناتوانانی بڕۆیتە دەرێ ئەم سیستەمە، تۆ ئیشێ لە ناوە ئەم سیستەمە بازی بکەیت. دا ئیسە بزانین بازیەکانە ناوە ئەم سیستەمە چەندێ جددیە. پەیوانەی ئێمە چییە؟ پەیوانەی ئێمە سەعادەتە، خۆشبەختیە، عەداڵەتە، کەرامەتە. ئەمە پەیوانەی ئێمەس. بزانین ئێمە چەندێ ئەمانمانە هەست. تەوەجۆکەن بۆیە ئێمە وەختی هاتین بۆ ئێوە بەحسە سیاسەتمان کرد لە کوێوە دەستمان پێ کرد. ئێمە وتمان بەرداشتە ئێمە لە سیاسەت چییە؟ بەرداشتە ئێمە لە سیاسەت ئەمەسە کە سیاسەت یعنی خەیر مطلق و داهێنانە خەیر مطلق بۆ مردمانە جامعەیەک، یعنی دەستەبەرکردنە سەعادەت لە ژێرە بە وجود هاوردنە شرایطە ئەمنیەت کە مردمێک بەرەو ئەو جێگە بڕوە. ئەمە تعریفێکەکەیکەن و ئێمە وا فکرەکەینەوە. ئێمە هەڵگەڕیانە وتمان لە قڕونە وستا یا میدڵ ئەیج ئوروپا چون کلیسا حاکم بوو لذا بۆ کلیسا ڕساڵەتە حکوومەت هەدایەتە مردم بەرەو ڕستگاریە ئوخرەوی بوو، ئینسان ڕزگار بوێت لە ئاخرەتەوە. بۆیە تۆ ئەوێنی شێوەی حکوومەتە دینیەکان ئەمەسە. تۆ لە پادشا لە کلیسا کە تەبعیەت ئەەکەی پادشا و کلیسا حکمیان وەسە حکمە خوا لەبەر خاتری ئەوەی ئەم جەهانە مەزراوی ئەو جەهانە و ئەمانە یارمەتیە تۆ ئەدەن کە لەو جەهانەکەی ترا بڕۆیتە بەهەشت. پس حکوومەت ئێشێ عداڵەتە ئیلاهی ڕعایەتکە. من هاتم وتم مەکیاوەل لە کتاوە ئەمیرە یەک ئتفاقەخە. ئێژێ سیاست بۆ ئەوە نییە کە تۆ مردمی پێ ڕزگار بکەی. سیاست بۆ ئەوەسە کە دەسەڵات بگری و دەسەڵات بپارێزی. هەمیشەیش وا بووگە. بۆ ئەووەڵین بار دانەیە بە ناوی ماکیاوەل لە ئوروپا هەڵەسێ واقعیەتە سیاست ئێژی گشتی تفیتێکە. ئەو لاوە درۆکە و قیر ئەخلاقی و خراوە و درۆەکە لە واقعە واسە. سیاست بۆ ئەوەسە تۆ دەسەڵاتی پێ بگری و بتوانی دەسەڵاتەکە کە گرتکتە بیهێڵی تۆ بیپارێزی تۆ ئەمە تێگەیت. پس تۆ ئیشی لە بەرەوە ئەم فەرزە کە تۆ فکرەکەی حکوومەت هات کە تۆ سەعادەتمەندکە و باوکتە و خۆشتی گەرەکە و ئەگەر تۆ ناڕەحەتی و بتووریت و قینە بێلێ و ئەو ئەترسێ و دڵی تێتە ئێش و ئیشێ بە تۆ حمایەت بە، ئەمە غەڵەتە، ئەمە تۆی کاول کردگە، ئەمە غەڵەتە وانیە. حکوومەت هاتگە سیاست بەکار ئەوە کە دەسەڵات بگرێ، دەسەڵاتی کە گرت ئیستا ئیشێ بیپارێزێ نەڕۆخێ. ئەو بەر بەوە ئەگرێ تۆ هەر چەشنە ڕەفتارێ بکەی کە بیڕۆخێنی. ناوێ بڕۆخی ئەوەشێ لەم سەرە بمێنێت. وەختی تۆ ئەمتە خستە مەبنای تەحلیل خوات جا
قەزایای سیاسی دروست تەحلیلەکەی غەڵات تەحلیل ناکەی تۆ وەختی فکرەکەی بایدن یا ترامپ سەرنەوەشتە مەردەم ئەیگۆڕێت وا فکرەکەی تۆ کە دەوڵەت هاتکە بە تۆ سەعادەت بدات اشتبا فکرەکەی سیستەمە ئیاڵەتە متحدە ئەمریکا ئەشێ بمێنی تۆ ناوێ ئەم سیستەمە بڕۆخێ لەذا بۆ خاتری ئەوەی کە تۆ بەشدار بی لەم سیستەمە و ئەم حەقیقەتە قبوڵکەی و تیا هەڵس و کەوتکەی و حەیتەرانکەی و تەقلە لێبەی و حەزی پێ بکەی ئەشێ چی بکەی ئەشێ بێت هەنێ ترس باوەت و بژێ دۆناڵد ترامپ ئینسان فاشیستێکە دۆناڵد ترامپ چەربێک پێسێکی خەتەرناکە دۆناڵد ترامپ گەرەکێسی ئەم جامعە دموکراسیەکەی لەبین بووە تۆ دموکراسی تەسو تۆ دەسەڵاتە هەسوو تۆ نەزەر هەسو لەم جامعە تۆ حیچکارەی لە جامعەی ئەمریکا تۆ ماڵیاتە لێ سێنن تەپیانداگە سەرقمە بە قانون حکوومەتە بەسەراکەن تکانە خۆی هەڵەوە دڕن کۆنتڕۆڵتیان کردگە لە بەینتیان بردگەوە نێژن مە دموکراسی و تۆ دەسەڵاتە هەسوو ترامپ گەرەکی ئەمە لە دەسە دەرکا ئۆکەی ئەمە ڕاستە ئەم قسە ڕاستە ترامپ گەرەکی ئەمە لە دەست مەردم دەرکا ترامپ ئەم قدرەتەی هەزم کارە بکە ئێستا با من بێم سناریۆیەکی ترتان پێبێژم ئێمە قبول بکەین هەرزگاهێ دانەیە ئینسان کە واردە چەرخەیە سیاست ئەوێ سعی ئەکا بە ئەبزارەکانە سیاسی قدرەتەکە بۆ خۆی بگری و بترازێ لە دەساوانەی کە جێگەی قدرەتن و کۆمپانین و بانکن و فڵانوەمانە ئەتوانین قبول بکەین ئیمکانی هەست دانەیەک ئینسان پێیابی ئەم کارە بکە ئیمکانی هەست مەوجودە بەس ئێمە لە ئەوڵ وتمان قرارە دەسەڵاتە سیستەمە یاڵەتە متحدەی ئەمریکا بە عنوانە حەقیقەت ئێمە قبول بکەین دێ ئەمانە بۆ شعارە دەنێژن ترامپیای خراوێکە ئەگەر ترامپ واقعەن واسە من ئێستا خۆمەکەمە ترامپ من ئێشەی جۆرێ ڕەفتارکەم تا بتوانم جامعەی ئەمریکا بگرم بەچی ئێشێ ئەم کارە بکەم ئەمانە بەچی مردمیان گەوجاندگە بە چتێ بە ناوە قانون و دموکراسی من مەجالم هەست لە ناوە قانونە بە ناوە قانون هەربی قانونیە بکەم چۆن ئەم قسە یعنی چی مثال تەرەفە مقابڵ و من ئێژێ منێک کە دۆناڵد ترامپوم خەریکم دموکراسیە ئەمریکا ئەخەمە خەتەرەوە بەوەی کە من نژاد پەرەستم ئەو وایژێ ئەو تبقە چی ئەم قسەکە چون نژاد پەرستی لە قانونە ئەمریکا من ئەکری من هیچ ئێشێ بێم لەم تیمە مقابڵە تبقە هەر ئەم قانونە شرایطێک قەیرە قانونیان لێ بگرم تا بتوانم سوارە ملیان بووە دێ من چۆن ئەتوانم ئەم کارە بکەم ئیمکانی نییە ئەم کارە بکەی با ئیمکانی هێز ئەم کارە بکەی چۆن ئەتوانی ئەم کارە بکەی مثالتان بۆ لێدەم مثال بزان ئەگەر من واقعا دۆناڵد ترامپم واقعا من شڕشێتوم و قەیرە قابلە پیشبینی و کەسی هەوسارمی نەکردوێت و واقعا دڵم پێوەی یاڵەتە متحدەی ئەمریکا بگرمە دەست و خۆم بووم و ڕەهبەرە ئەمریکا چی ئەەکەم ئەگەرم خۆم سەروەتم هەسوو هەم چی ئەەکەم منیش بازیە قانونەکەم تەکیانە چۆن بازیە قانونەکەم یەک چێت ئێشێ بزانن ئەویش وەزعیەتە ئستثنائیە تۆ ئەتوانیت وەزعیەتە ئستثنایی لە جامعە دروستکەی و بتوانیت تەبەیتەمە لە جامعە ئەمە هەست لە ناوی تەواوی دنیا هەست وەزعیەتێکە وەزعیەتێکی بحرانیە و تۆ وەکو ئەوەی کە ئوردوغان لە کاتی کودتاکا کردی وەزعیەتی ئستثنایی پێژن ئەوە ئەمرە سیاسی لەوێ تێتە دەرەوە کارل شمیت ئەمەی بە وردی بەحث کردە خۆ بابێن فکر بکەین من ترامپم و من گەرەکمە لە قدرەتە ئەمریکا بمێنێمەوە ئەمانە هاوارەکە نێژن من فاشیستم و دواکەوتگم و تۆتالیترم و تۆتالیتر خوازم و گەرەکم ئەم کارە بکەم ئیستا من چی ئەەکەم من خاستێڵم ئەمریکایەکان حەیتەرانکەن یعنی چی یعنی دموکراتەکان و مردم و حەیتەرانکەن و بەڵام ترامپ لەکوێ باختی ترامپ لە ئارای پۆستی و دەنگهایەکە بە پۆست هاوریا و باختی ترامپ هەر چوار ڕۆژ پێش ئیعلامی کرد وتی کە ئەم انتخاباتە تەقەلوبی تیا کریاگە ئەم انتخاباتە ئەحمەقانەی ئەمریکا تەقەلوبی تیا کریاگە بەڵام ترامپ هیچ مەدرەکێکی نەدا دەرەوە هیچ مەدرەکێ ئیسە من ترامپم تەسەورکەن من لەبەرەوە لە یەک ساڵە پێشە گەرەکمە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بێرمەژێری دەستی خۆم و ئێوە فکرەکە من نەتوانم ئەم کارە بکەم وەلی تۆ فکرەکەی ئەگەر دەنگ بدەیهی من ناتوانم ئەم کارە بکەم تۆ بە دەنگ ئەتوانی من بوویتە کنار و دەنگ تۆ فرە مهمە دەنگ تۆ فقط
قواعد بازیە ئایا من ئەتوانم ئەم قواعد بازیە دەور بەمەوە ئەتوانم چۆن ئەتوانم سپێدێشم من 1 ساڵە پێش بەرنامەم ڕژانگە 2 ساڵە پێش بەرنامەم ڕژاندگە خۆم شەرایط بەرەو جێگەیە بووم کە تۆیە کە حیزب دموکراتی و متهمت بکەم بە تەقەلوبە گەورە لە ئینتخابات پێشێرکردنە دموکراسی تۆ محکوم کەم بە پێشێرکردنە دموکراسی چۆن ئەم کارەکەم لەبەر و تێم مەگەر انتخابات ئەمریکا 8 میلیارد دلار هەزینەی ناوێ بۆ من خۆکارێکی نییە بە سیچکردنە بڕێ لە مردم بە 100 میلیۆن دلار من لە ژێر و هەستەهای خۆم دروست ئەکرد ئێستا ئێوە لەوانەیە فکرم بێژم مؤسساتی لە ئەمریکا موجودە بەر بەماگری ناوایشە نییە فەساد لە گشت یەکێکی دنیا حاکمە و موجودە من لەگرا ئەهاتم ئیدەیەکم پەروەردە ئەکرد لە ژێر و کانونهایەکم دروست ئەکرد مەسەڵەن لەم ئیدارە پۆستانەی ئەمریکا کارمەندەکانی چێن کارمەندەکانی مردمە ئەمریکاین و مردمە ئەمریکای لاتین و مکزیکی و ئیسپانیایی و کورد و فارس و عەرەبن ئەمانەی کە پۆستچین ماشینە پۆستیان واوە دەسەوە من ئەمتوانی مەجموعەیە دروستکەم لە ژێرە ناوە دموکراتەکانەوە 10,000 دلار بەمە مەموریکی پۆستی بێژم ماشینەکە کە تێت ماشینە ڕائیەکان دابێ زەحمەت ئێمە حیزب دموکراتین جۆرێکە نەفەهمێت و بەفەهمێت و نەفەهمێت کە فکر کا دموکراتەکان پۆڵیان پێداگە ماشینی ڕائیە پۆستیەکان بگۆڕم سنووقەکانی بۆ بگۆڕم سنووقایەکی تری پێ بم دەنگیش نەکەم هیچ دەنگ نەکەم بێسم بایدن هەڵخات و داخاتەوە بێژێ بایدن هات بایدنیش بێت سوخەنڕانی بکا بێژێ لە انتخابات بردم و منیش خپم کردگە هیچ نایژم دەسم پڕە لە مەدرەک ئەوانەیشی وا من پوڵم پێیانداگە و ئەزان نە حیزبی دموکرات پوڵی داگە پێیان نازان کێ پوڵی داگە دەسە ئەوەڵ ئەزانێ ئەمە کارە منوگە دەسە دەهۆم نازانێ کارە منوگە لە دەسە پەنجم و ببات لە دەسە هەشتم و ببات کەس نازانێ کاری منوگە گشتی وەزانێتە کارە دموکراتەکان وگە ماوانیە ئێستا ڕۆژی دووشەمە سێشەمە ئەڕۆم شکات ئەەکەم ئێژم تەقەلوبێکی گەورە کریاگە لە سیستەمە دموکراسیە ئەمریکا ئەمە حملەکردنە بە ئیرادەیە مردمە ئەمریکاس ئەمە مشتی دوژمن گەرەکیانە ئیرادەیە ملەتە ئەمریکا ملەتە لیبراڵە ئەمریکا ملەتە ئینقلابکەر ئەمریکایی ملەتە ئەمریکایە کە قانونە ئەساسیە لیبراڵە ئەمریکا پاراستکنی ئەم ئەیدە پدەرسوختە کڵاو بەردارە نادروسە ساحیبانە کۆمپانی و بەچکە میلیاردرە تێ هەڵدریاگە جوولەکە خەریکن پیتەخەنە ئەکەن بە قانونە ئەساسیە ئەمریکا دەی من هێشتا بە مشتێ مردمە ئەحمەق تحت ناوە حامیانە دموکراتەکان یەکێ ماسکێکیان کردگەسە دەم و ماسکیان کردگەسە کارە سیاسی ئیستە نەمادە سیاسی تەرەفدارانە بایدن ماسکەکەنە دەمیان هاتگنە دەر و قڕیان لێداگە و ڕەقسیان کردگە و دانسیان کردگە و توڕەهاتیان وتگە تەرەفدارانە من کە ترامپم سەرخۆردە بووگن و قسەیەکیان نییە بیکەن چون ئەمانە لە ژێرە ناوە دموکراسی و قانونە ئەساسیە ئەمریکا و مؤسسات و نەهاتهای ئیلاهی یعنی تۆ هەمان مەشروعیەت و قداسەتێک کە بە دەم و دەستگای خوددا ئەیدەی بە مؤسسات و بانک و بیمە و شرکەت و کۆمپانیەکان ئەمریکا داکتە مردم فکرەکە ئەمە خۆی دروستی کردگە فرشتە خازێگە دە من مەجالم دامانە حیتەریانیان کرد و تەرەفدارانە من سەرخۆردە بوون تەرەفدارانە من پەنیان خواردگە سۆحێکێکیشیان لە دەست نایە و هەنی ئەنتەراتک نەخیابان خۆیان بادن و بردمانەوە و هەڵمان خست و ئەوانەی منیش نایەنە دەرەوە دە من چیەکەم ئیستا من مەدارک و شەواهدێکی فرەماوە دەسۆ کە ئەم ئارای پۆستیە زیابە سۆها ڕۆمە دادگای کول ڕۆمە دادگای باڵای یاڵەتی متحدەی ئەمریکا ئەمە مهم نییە دادگا چڕەعیە بە من بە ئەمە مهمە کە من مەدارکی ئەخەمە دەر و تەواو مردمە ئەمریکا ئەوێنێ سابتی ئەەکەم کە دموکراتەکان دزیان کردگە ئەو اتفاقێکە کەفی چییە تەمامە تەرەفدارانە ترامپ هێز و نیرو ئەگرن لەمەی کە تەرەفە مقابڵە کردووە کە لە ناوە خیابان حیتەرانیە کرد و حەسوودی منی دەرهاورد و عەسابم خورد بوو بەدەسی و کاورای خوێڕی و کاورای حیز ئیستە من کە دوێکە لە ترسە قانون زاتم لەو قسە بکەم ئیستە بیانوی قانونیم کەوێتە دەست ئەمانە دموکراسیان پێشیر کردگە ئیستە من چۆن ئەتوانم دەست بۆمە ئەسڵحەکەم
ئیستە من لەژێرە ناوە دفاع لە تاریخە ئەمریکا و پاراستنە دموکراسی ئەمریکا بەڕاحەتی ئەسلحەکەم لە ماڵ و دەرتێرم و تێمە خیابان. دادگای باڵا چ ئەم جریانە بواتە بەرەو چی نەیواتە بەرەو من بە عنوان ڕئیس جمهور ئیستە ئیعلام و وەزعیەتە ئستثنایی ئەەکەم و ئێژم کە تەقەلوبێکی گوستەردە حملە کریاگە بە ئیرادەی مردمە ئەمریکا و دموکراسی. تەواوە سەرانە دموکراتەکان نەگرم، پارلەمان منحەلەکەمەوە ئاوا قدرتەکەم دەی ئادەی سابتی بکەن دۆناڵد ترامپ ڕازەکە بۆ پێشوایی چووکە. ئەمە پێ ئێژن کارێک کە دۆناڵد ترامپ ئەتوانێت بیکات بۆ خاتری ئەوەی بتوانێت قدرتە خۆی بەسەر جامعە. ئەگەر وانە بوو گشتی فیلمە، گشتی درۆست، گشتی درۆزنیە، گشتی تێ هەڵگریاگیە، گشتی بۆ مەسە تۆی ئەنتەر بە ناوی مردم و هەڵبخەڵەتێ هەڵخەیت و داخەیت و دموکراتەکان فەرقەکەن تکردم فەرقەکەن لە سەلیقا نە لە کاولکردنتەوە. یەکێکیان فکرەکە وەردەفە تفێکە تێکا دووچەکە لێدا، یەکێکیان فکرەکان نەوەڵا باوە زوان بیلێسینەوە و بعد پێلەقەی بینەوە ما تحتیا، یەکێکیان فکرەکات و هیچ کەمە ناتکە چەپکە گوڵێ باوە تۆ، هیچ کامیان ناتکەن ئەو کارە بکەن بۆ تۆ و بۆ تۆی ناکەن. پس تۆ چۆن ئەفەهمی ئەم قسانە گشتی تەئاترە وەختی ئەوێنی ئتفاقێ ناکەوێ دەوڵەتە ئەمریکا ئەمێنێت و ژن بەڕاستی و مردمە ئەمریکا و دموکراسی هەسوو دیتان و خۆچاوتانتی و دۆناڵد ترامپمان ناورد و حماسە خۆلقیا چوون دەنگیان خستن هەوە سنووقەکان ترامپیان لاوە تهدیدی گەورەیەک بوو. دێ ئەگەر ترامپ تهدیدی گەورەیەک وایە کە من بم فەڵک لە دەستمی دەرناکا و قدرەتە فیتنەی وا ئەکەمە ناوپای مردم کەفکا مردم هەر بە قانون ئەساسی جمهور ئەمریکا. کارێکی نیە خۆ کارێکی نییە قانون دەوردان. ئەی چۆن ئەمانە قانونە دنیا دەورەدەن سوارە ملام مردمە بوو گن گەوجیان کردگن. دەی ئەگەر دۆناڵد ترامپ ڕاست ئەکا و واقعا دۆناڵد ترامپ ئینسانە فەشیستە نادرووسێکە کە گەیەکی قدرەتی ئایاڵاتی متحدەی ئەمریکا بگرێتە دەست خۆ بەڕاحەتی توانێم کارە بکە ئیمکان پەزیرەکە بیکات. ئەو بەهانەی گەرەکە 8 ملیۆن نەفەر کە ڕەئیان پێداگە بە ئەسلحە بێنە خیابانەوە کافیە 2 مەدرەک بداتە دەرەوە کە ڕاست بکات کە تەقەلب لە انتخابات کریاگە دا بزانە ئەو خەڵکەی کە مەسلحە بە ئەسلحە تێتە خیابان یان نایەتە خیابان، چون ئەو مەردەمە بەهانەی گەرەکە دەست بواتە ئەسلحەکەی بێ بەهانە ناتوانێ ئەو کارە بکات لەخۆی. پس ئەگەر دۆناڵد ترامپ ئەم کارەی نەکرد ئەمە گشتی درۆ بوو. ئەم بازیە بوو چی بوو بۆ ئەوە بوو سابەتی بکەن بە مردمە گەوجەی دنیا و ئەحمەقەی دنیا ئەمە سیستەمە ئاخرە و ئاخرین سیستەم هۆ دموکراسی لەگرام مەوجودە و ئەنتەرێکی خەڵکی دیترۆیت بە نیو مەترپانایی قم و ڕەئی مهمە و زندگیەکەی مهمە خۆیە شەکێنێت و ئێژێ بلاک لایڤز مەتر نەوەڵا لایڤ ژیانێک گوێرەکەیش مهمە، ژیانە قاتریش مهمە، تخواوە شعارە زندگی ڕەشەکان مهمە. تخواوە شعارە مەردیکەی ئەحمەق کاورای کاول بەنسبەتی کێوە زندگی ڕەشەکان مهمە. دێخۆ خۆدە ئەم شعارە یعنی ڕەش مەوجودە پەستێکە وەسە کاڕ و قاتر و کرد ئەمە شتێکی بەدیهیە تۆ ناوێ بکەیتە شعار. یعنی چی زندگی ڕەشەکان مهمە؟ ئەم شعارە کێ دانیەگە کاورای کرد و خەریکی تکراریەکەیتەوە. دێ ئەگەر ئێمە باوەڕمانە مەسە ئینسان ئینسانە و ئینسان گشتی بەرابەرە و ئێمە یەک کەرامەتمان هەست ئیتر یعنی چی ئەمەی کە زندگی کوردیش مهمە؟ یعنی چی زندگی کورد مهمە؟ دێمە قسەس تۆ یەکەی دەمە تۆ ئێژیتی یعنی لە نەزەرە جەهان کورد یعنی کەر و قاتر و حیوان و ئەمانە و لاو قەیناکا و دەیتر و ئەمە ئەوسا بە کابرا ئەتوت لە ئێرانە تۆ کوردی. شما کوردین کوردام خوبن کوردام خیلی خوبن ئەمە ئیتر فرە حەزی پێت بکردە یعنی لە زەهنیا واقعا فکرەکە کورد بەشەر نییە بەڵام بۆ خاتریەوەی دڵی تۆ بێرێت و تۆ ئیسە پەلەحماری نەدەی لە ناو زەهنیا بەرز بەرزێژێ کووردا ئەمە خوبن. دێ مەگە من پرسیکمە تۆ خاسی گاوا باوک مەگە من وتومە تۆ خوات خاسی تۆ لەبەرەوە خۆتە کردگەسە کوڕە خاسە لێ دواوە لە ژێر لێوە ئیستە بووی تۆ پێوانە ئێژی وەڵامیش توش پێ خاسێکی کورد تۆ هەر پیاگ نییەی تا تۆ بێژی من پیا خاسم یا پیا خاسە نییەم تۆ حاڵیتە تۆ کێی کە بێژی من پیاگم هەم نیم مەوجودیەتم هەسیان نێسم تۆ کێی وەلا کوردام خوبن دەی تۆ کێ پێتی وت کە خۆت خاسی
كل نظر منو تو تي هالدرياقي كي تجاوز بيكرياقي حيزي حج كرامتي كنية تو تشون خليكي يجي تو تأيدك من خاسم يعني تشي بلاك لايفز متر والله جيان الرشكان مهمة دي تخاوة دروشمة دي تخاوة قصص دي أما يعني واقعا رشكان مش دي حيوان ودعبا وخويرين لا وتخواي سئمي تبا فرجيروين زندگی ڕەشەکانیش مهمە وەسە بێژی ژیانە قاتریش مهمە ژیان مرۆچەیش مهمە کاکە تۆجۆ ئەکەن پس تۆ لەگرا ئەوێنی ئەمە گشتی بازیە بازی حەچێکی جددی نییە مردم مشتێ ئەنتەرن هەڵەخەنەوە لەم وەسەتە من ئێستا بە تۆ وت ئەگەر دۆناڵد ترامپ واقعاً ئەمانەوێتە کارێکی نییە حەقکردنە سیستەمە ئەمریکا ئەگەر ئەمانە گشتیان دەستیان لە گیرفانی یەکتریانەوێ بەڕاحەتی دانەیەک بترازێ بڕواتە ناوی ئەمانە بەڕاحەتی توانێ هەر بە ساز و کاری قانونی قدرت بەدەستی گشتیان دەربێری دەیتۆ ئەوێنێمە اتفاقە ناکەفێ بۆ ناکەفێ لەبەرەوەی ئەم سیستەمە گشتیان تیا خەریکە نان ئەخوەن ئەم سیستەمە قەرارە کار بکە ئەم سیستەمە نەمێنێ کەسیان تیا نان ناخوا وەلەگرا سیستەم ئێشێ بمێنێتەوە تۆ ئێشێ ئەمە بفەهمی ئەمە بازیە تۆ سەرگەرم بکەن کە تۆ حەزی پێ بکەی براکەم جاران خەڵک لە ناوی خیابانە یەکێوە ئەو شانێکی ئەدا لە ئەم یا دەستی ئەورد بۆ ژنەکەی یا ئێستا مەسەڵەن یەکێ لە ناوی ئەم لایڤە ئەمڕۆ جمێنی دا بە من دموکراتی بوو من دامە بەرە جمێن خۆی و ڕەهبەرەکەی و حیزبە پیسەکەی لە خیابانە وایە وە مشت لێمەدا جاران بەشەر وابوو تووڕەیەکەی کەسی عەزیەتی کردە دەست وەجێ دەستی لێ ئەوەشاند ئیستا لە دنیای مۆدرنا تۆ ئێشێ خۆت بخنکێنی شکنجە بەی بە خۆت کاورا جمێنە پێدا بۆی بۆ نییە دەسی بۆ بووی بۆ پێدژن وەحشی و لاڵ و وەلێ ئەم ئینسانە کە خشونەتی گەرەکە تونند و تیژیکەرەکە تونند و تیژیەکە ئەواتە کوێ ئەواتە ناوی وەرزش ئەواتە ناوی فوتباڵ ئەواتە ناوی بوکسیەن کاراتە ئەمە ئیتر وەرزشە و ئەوە شێری منە و ئەدەن لە یەکتری و باشلۆنا ئەدا لە ڕا لە مادرید و بڕۆ و ئەین لە یەکتری ئەمە نظامە سڵتە بۆتی دروست کردگە لەو لاوە لە خیابانێکی خۆت کۆنتڕۆڵکەی کاورا دەسەوا بۆ ژنەکە مشتێکی لێ نەدەی چون ئەگرن لەم لاوە تووڕێەکە بۆ بیخەناوی فوتباڵ حەزی پێ بکە و ئاقدی چ شەقێکی وەشان و هەڵخەیتە و داخەیتە و بەن لە یەکتری تەرەفدارانە بەرشە با لە تەرەفدارانە مەدرید ئەمە ئۆکەیە ئۆخەی و پەلامارە دەسەڵات نادەن و ئۆخەی و قانونە ئێمە ناوەنە ژێرە سوال و ئۆخەی و دیتان و گشتمان ترسان دەگە وەلی ئێستا قەیناکە با تەرەفدارانە لیڤەرپۆڵ و تەرەفدارانە منچستەر بەن لە یەکتری و حاڵیتانە ئەمانە کێ تێرێتی بۆچی تێرنی تۆ فکرەکەی فرە محتەرەم بوویی محتەرەم نەوجی منحرفتیان کردگە حاڵیتە کاورای دموکراتی فکرەکە و من جمێن بدا من ێژە من ڕەهبەرە جەریانێکم و ئینسانە تێگەی یەکم و لە وەزنە ڕاپەڕین تێتە خوارون لێ لە حەدە منە جواوی بم و ئەمە چ گەواوە باوکێکە و ئاوڕوم ئەچوێت و خەڵکە ێژن ئەم کاوران نافەهمێت و توو ڕەئەوێت و نە تۆ تەعەڕوز وە منەکەی جمێن وە منەدەی تو غەڵەت ئەەکەی تو گرفت من شکنجەکەی من ئازار بێنە منم خودازاریە ناکە من دەست وەجێ جواوە تۆ ئەدەمە و تۆ جمێن وە منە دەی من ئەڕەهبەرە گەوادەکە ئەقاسملووی گەوادە حیزبی گەوادە ئەفرادە گەوادە حیزب ئەیدەم تا بفەهمی قۆنەرەی من نییە تۆ من تهدید دەکەی بمکوژی من دەسم پێ بگا هەڵە دڕم و با بفەهمی پیاگ لە بەرامبەر تاوێسیاگە لاوە کا پەیمان قسە مەکە نێ لە حەد توا قسەی بۆ بکەی بۆ نێ لە حەد منە وا لە حەدە منە جمێنەکەی بشنەوەم وا لە حەدە منە هەر چاڵە گا و گەندەهانێک جمێنوە من با وە کەس و کارە من با تووڕەم ئەکا و خەڵک حەزی پێ ناکە خەڵک فاسد بووگە کە حەزی پێ ناکانێژەوە پیاگە ئەوە مەردەوە خۆی ناشارێتەوە تۆ حەق نییە تەعەڕوز وە من بکەی من باوەڕە تۆم داگەست تۆ یە ئیدعایە ئەەکەی باوەڕێکە هاوردگە خەریکی شتێ تەبلیغەکەی من ێژم ئەمە دروست وەختی ێژم درۆستەوەی تۆ درۆزن شاڵاتان کڵاوبەردا جنایەتکار پەدەرسوختە گەوات ئەوی تۆ گشتی ئەمانە دەی تۆ بێ سابەتی کە پەیمانە حەیدەری درۆ ئەکا نەغدی من کەرۆ لێدا 2000 سفتم لێبە پێش پەیمان حەیدەری کڵاوبەردارە پەیمانە حەیدەری درۆزنە پەیمانە حەیدەری بێ ئیرادەست پەیمانە حەیدەری فڵانە بیسانە
بیدە تەحلیل بکە و بعد قسە بکە. تۆ هەڵەگەڕی تۆ بێژی پەیمانە حەیدەری هەموو ساقیەکە بگۆڕە تریاگەکەشی من جێژم دایکی تۆیش قەحبەس بۆ چون دەلیلی نەگەرەکە تو دلیل نایری من بۆ تریاکە کێشم چون تۆ فکرەکەی من 3 ساعت ئەتوانم قسە بکەم قسەکانم متەناقض نییە من تریاکە کێشم هەر کەسێ تریاک بکێشێ ئەتوانێت 3 ساعت قسە بکە منی جێژم خۆ تۆ ناوەستکردنەوە ڕیاگە تۆیش 3 ساعت تۆیش تریاک بکێشە بێ 3 ساعت قسە بکە دێخۆ بەرتیان نەگرتکە دێ تۆ هەر کارێک ئەەکەی بتوانێت 2 دقیقە قسە بکەی بکەوتە بەرچاوی مەردم پس تۆ درۆ ئەەکەی تۆ هاتکە حەملە بکەیتۆ من تۆ ئینسانە تەحقیر بووگێکی حیزی بە حیزەت هاتکی من وەکو خۆت چەپەڵکەی من مەجال نادەم تۆ من چەپەڵکەی پس من درۆ ناکەم فیک نیم شخصێتێکی حەقیقیم حەقیقەتەن خەریکە مبارزاکەم دەمم داناخەم تۆ فێربووی جمێنم پێبێ چاو دەرتێرم وەلێ بڕۆ نەغدم بکەرەوە سەفەتم لێبە خیانەتم پێوە بگرە پێم بێژە جاش خائین درۆزن فڵان بیسان خیانەت لە مەتنە کوردی پێوانەکە و بنووسە یعنی چی خائین تعریف کەرە و کورد کێ سەرزەمینە کوردەوە چۆنە کامە حرەکەتی من باعث بوو کە خیانەتم بە کورد کرد بعد بێژی منیش دەمەمەوێت و تەڵی تەقیا قسەیەکم نییە بۆ کردن بیکەم تۆ فکرەکەی چون تەرەفداری پەکەکەیش فیشەکی واوە دەسۆ و هەنێ پەلکشۆڕە حیزی واوە دەسۆ تۆ ئەتوانی بێ پەلامارە من بێ دەی من ئێرادەی کوشتنە تۆ وەکو دوژمنێ کەس پیاگی بێرە نزیک یا تۆ منە کوژی یا من تۆ کوژم حاڵیت بوو قدرت یعنی ئەمە من ئێرادەم هەست تۆ بتۆپێنم چون تۆم نەغت کردگەسۆ ئەزانم کێ ئەتۆپێنم من دەسم نالەرزێ بۆ تۆ من ئەزانم تۆ سپای قودسی نالەرزێت حاڵیتە تۆ مزدورێکی درۆزنیت من ئیمانم هەست بەو کارەیە ئەیکەم وەلی تۆ توێ هەڵدریاگێکی مەئموری کارمەندی فاسۆلیا خوەری تۆ هەنوو زندگیت نەکردگە من زندگیم ئەمەسە من ڕستاخیزی بوون کورد بوون زندگیمە حاڵیتە پیاگ بوون مرد بوون زندگیمە تۆ حاڵیتە من ئەو لەحزەی دەست بخەمە بینە قاقای تۆ حەڵی کێشم ئەو وەختە زندگیم وانە ئەو جلزەتیە من دامنیاگە وەکو مەسیحم پێبێت و ئەمە ئەفەهمی یعنی بمدەن لە سەلیب پەیکەرە من هەزاران ساڵ حکوومەتکە ئەفەهمیت من حەقیقیم تۆی کەزایی تۆی درۆزنیت دۆناڵد ترامپ ئەگەر واقعەن ئەتوانێت بترازێ لە سیستەمە ئەمریکا و بازی نیەتەکە یەکتریا وەکو ئاوی خواردن ئەتوانێت بترازێت وەکو ئاوی خواردن ئەتوانێت ئیعلامە وەزعیەتە ئستثنایی بکات وەکو ئاوی خواردن ئەتوانێت پارلەمان و سەنای ئەمریکا دابخات وەکو ئاوی خواردن ئەتوانێت 90 ملیۆن مردمە مسلحە ئەمریکا بێرێتە خوارۆ ئەمە گشتی بازیە تۆ ئەفەهمیت ئەو بەڕاستی دموکراسی ئەمریکا سووم مافە مرۆڤ بنێ چاڵە چاوت گشتی درۆست گشتی بازیە وەڵا ڕووین ترامپمان خست ئەرێ وە گیانە نەنە خستە ترامپ ئەگەر عنسوەرە مهم وایە سەتی وەکو تۆ نەیەتوانی بیخا من ئەگەر قەستم نەکردوێتەوە لە بینم بووی ناتوانی لە بینم بووی ناتوانی من بە نفوزە کەلام خۆم نەبوومە قڕوانە کەسێنە دەرە نوشابەتان بۆ واکەم نەندیلی ئەنێمە لالاتان نە وعدەتان پێدەم من ئێمڕۆ دیبەیتەکان ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ 3000 و 4000 و 5000 ڤیوەخوا نەومە قڕوان و ساقی کەسیش تەبلیغی بۆ ناکەم پڕمەوتی ناکەم نایکەم ناومە قڕوانە کەسیش بۆ چون ئیمانم بە حرەکەتە خۆم هەست چون درۆ ناکەم چون غەشی تیانە چون هەرچی من ماوە چون ختمە کەلامن یا ڕاگەی عشقە نەڕای حەمامن ئەوەی من ئێژمی حەقیقەتی مطلقە و ئەوەی من ئێژمی تێتەدی و ئەوەی من ئێژمی ڕاستە چون پێوانەکانم ڕاستە لەسەر حەقیقەت و وێسیاگەم لەسەر تەوەهم و خیاڵ و حماقەت و نەوێسیاگەم غەس بە عەلاسەرە حەزی پێیەکەی تێ ئەیوێنی واسە حەزی پێ ناکەی هەر ئیشی بێ بیوێنیت من مەردم من خۆم سەرەوەی مەردم نازانم من فکر ناکەم هێشتی عەجیب و غەریبێکم من فکر ناکەم من ئێشێ بوومەوە ڕەهبەران مەردمە بچمە کۆشک دانیشم 50 دانە ژن بخوازم
من فکرەکەم ئەم مردمە ئێشێ دەسەڵاتی بێ من وەکو مردم ئێشێ دەسەڵاتم بێ کەرامەتم بێ قدرتم بێ کەس دەتوانێت تەعەڕوزم پێ بکە کەس دەتوانێت ماڵم بووە کەس دەتوانێت عیزەتم بشکێنێت کەس دەتوانێت کەرامەتم بشکێنێت مردم ئێشێ گشتی وابێتە من فکر ناکەم من ئێشێ لە مردم خارج بوو مردم سپێداخاو مردم برسیوێت و مردم تێ هەڵدریاگوێت و مردم تەجاوز پێکریاگوێ پەیمانی حەیدەری بڕوا لە کۆشتێک کاتەکە یارانە دانیشی بۆیە من سیاست ئەەکەم نا من سیاستەکەم قدرت بگرم بەڵام ئەم قدرەتە قدرەتە مردمە من مردمم و لە ناو مردمە کەس ناتوانێت تەعەڕوزم پێ بکە کەس ناتوانێت حەزمم بکە کەس ناتوانێت برسیم بکە کەس ناتوانێت ماڵم بووە کەس ناتوانێت بەر بە ئیستعدادم بگرێ کەس ناتوانێت سەرزەمینم تاڵان بکە کەس ناتوانێت بمکە بە کۆیلەی خۆی تو ئەفەهمی ئەمە یعنی چی وەڵاو خەڵکی حەزە پێ ناکە من مردمم ئەزانم خەڵکی حەزم پێ ئەکات من ئەزانم خەڵکی لە جنسم منە وەکو من فکرەکاتەوە ئەمانەی تێن حملە ئەکەن تەرەفدارانت تۆن تێ هەڵدریاگ و تۆن کارمەندت تۆن ئەنا مردم وەکو منە مردم گەرەکی مردم وێت مردم گەرەکی لە ماڵی خۆیان دانیشێ وەلێ عیزەتی بوێت وەلێ دەرامەتی کافی بوێت وەلێ کەرامەتی بوێت وەلێ نەقشت دەسی بوێت وەلێ ئەستعدادەکەی بناسرێت وەلێ ئابڕوو عیزەتی بوێت لە ناوی جامعەی خۆیان و غروری بوێت لە ناوی جەهانە مردم واسە من قسەیەکە مردم حەزی پێ بکە من چون خۆم مردمم ئەفەهمی نە ڕیا ئەەکەم نە درۆ ئەەکەم نە دەنکۆ ئەەکەمەوە من سوحا بڕۆم و کرماشان دانیشم لە ناوە مردمە کرماشانە قاچم خستە سنە قاچم خستە سلێمانی قاچم خستە دیار بەکرد خەڵک احترامی گردوتی پیاە کوردێکە ئینسانە با شەهامەتێکە ئینسانە سادقێکە ئینسانە با کرامەتێکە ئەوە تەواوی سروەتێکە کە من هەسم وحەزی پێکەم لە ناوی مردماوم لە ناوی بازاڕاوم دەی من ئەم گشتە شۆڕشمە کرد بۆ وەسە بڕۆمە ناوی قاوەخانەیە کە ڕوویمە ناوی قاوەخانەکە گشتی سڵاوم بکە کە ڕوویمە ناوی قاوەخانەکە هەر دقیقەوەیەکی چایەک بێرێت و دانیشێ لە پاڵی دەستما دوو کەرەمە قسەم تەکا خۆ منم شەڕە ناکەم بڕۆم لە کەژێکا خۆم بشارمەوە کەس نەوێنم بترسم بەم کوژن زندگی ئەوەسە من هەڵسم بڕۆمە ناوی شەقامەکەی سلێمانی لە ئەووەڵە بازار و سڵاوم کەن تا ئاخری بازار من سڵاو و حواڵپرسی لەگەڵ خەڵکیا بکەم و خەڵک نەناسمەوە من بناسی من دانیشم بڕۆم چایە بخۆم و ئەو هەزار قەسەم و قورئان بخوا چایە بێرێ من بیخۆم دەگیا ئەو بێ دەردەکانی خۆی بەحسکات و فکرکا من ئەتوانم مەڵهەمێ بنێمە سەرت دەردەکانی ومن ئاوا زندگی ئەەکەم ئەفەهمن ئەمە پێی ئێژن زندگی کردن مۆنیکانیە مۆنیکا بخەمە ژێری پام چی پێ بکەم تۆ حرز بخۆی با بکەی وەکو بۆ قەلەمم بێژم دیقە من هەسم تۆ نێسە بابا من ڕەفتاری سەخیفە بفەهمن زندگی چه شەکڵیە لوقمەیە کەواو لەزەت نادات کەواو لە ناوت جەمعا خۆشە بیدەیت و برات برازات ئامۆزات خاڵۆزات کەسە دانیشێوە دۆری و تۆ شیشکەوایی بۆ بورژێنی و بیدەی پێ و ئەو لەزەتی لێوە و حەزی پێ بکە نانە خۆش خواردن ئەوەسە تۆ نانێ خۆش دروستکەی دەنەفەر بانکەیتە ماڵەکە و بێژێ دەسە خۆش ئەو بێژێ ئافرین ئەو بێژێ چ تامێکی بوو چ بۆیەکی بوو چ ڕەنگێکی بوو بەهبە چ خۆش بوو من قارەمانیتی لە ناو مردمە خۆمە ئەەکەم چەپڵەم بۆ لێ بابێژێ باری کەڵا چ مردێکە خۆم ناشارمەوە پێم بێژن بەڕێزە کورە مردمە من هاڕیا مردمە من برسیەسی من کاول بوو من ئاوارم من دەربەدەرم من بێسەرزەمینم تۆ دەردە کوردبوونت نەچەشتەگە بەفەهمی کوردبوون چ تەحقیرێکە خاتە وجودت لەم جەهانە بێهۆڤیەتی بێسەرزەمینی بێکەرامەتی دنیا تەحقیرت ئەکا دنیا چاو لەسەردا ئەخا دنیا تۆ متتەهەم ئەکا بوو نەتۆ چووکە سەجێرە سوعالە گەورەیەک چۆن نەمانە ناوێتەوە زەجر بۆ من و بۆ مردمە من تۆ فکرەکەی من گەرەک ببڕۆمە مەسیف سەلاحەدین دانیشە نە من گەرەکمە لەبەرە قڕای هەوڵێرا دانیشم ورد و درس بێ تەکیا دانیشم تەختە بکەم چوزان بکەم قسە بکەم بەحسی تەکا بکەم لە گیانە خۆم نەترسمێکێ لە پشتەرێکەوە کوتەکێ لێم بات زندگی یعنی ئەمە ئێوە ئەفەهمن من شەو ڕۆژ خەریکم تەفەکر ئەەکەم سەبارەت بە جامەعەم کەواتە کەم نایەرم وەرێ کاورا چون دائیمەن وا لە فکرت دزیا خۆی ئەشارێتەوە لە مردم چون وەختی بڕاتە ناوی مردم جوابی نییە بە مردم بیدا مردم پرسیاری لێەکە نازانێت قسەیەکی بۆ کردن نییە لەذا ئەشێ بچێتە ناوە لەنکرۆزرە شیشە ڕەشە دەرعە زەدە گولولە
کە مردم بێژێ بەڕاستی ئەوە مهمەوە وەسە خوا کەس دەسی پێ ناگا، کەس دەسی پێ ناگاوە خواز. ئیستا حاڵیت بوو ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ چۆن لە جنس مردمە وەگەرەکی چی بکە؟ منە مردم خۆمان دوورە ناکەینەوە، ئێمە فکر ناکەین ئەگەر ڕەهبەریەتی جامعەیش بگرین فەرقەکەین تەکە مردمە، زندگیمان فەرقەکە، سفرەکەی بەردەممان فەرقەکە، ماڵەکەمان فەرقەکە، میوانەکانمان فەرقەکە. من ئەگەر بوومە ڕەهبەر جامعەی کوردەوار قەوم و خۆشە من نایەتە ماڵم، خاڵۆم نایەتە ماڵم، من بۆ خاڵۆم هەر خۆی زاگم، خاڵۆی من هەر خاڵۆمە، مامۆم هەر گەورەس قامی والیبانی چاوم، قەوم و کەسوکاری من هەر گەورەی من قەدەمیان والەبانی چاوم. ئەوە داستانێکی تریەز ئەدارەی جامعە داستانێکی تریەز. من زندگی اجتماعیەکە مەفەهمی خۆشەویستی مردمم گەرەکە، قەوم و خێشیم گەرەکە، پیاواتی ئەەکەم، پیاواتی ئەگرم، ماڵە مردم ئەچم ماڵم بێن. زندگی ئەمەسە ئاغا گیان تو ئیشتبا حاڵیت بووگە دۆناڵد ترامپ ئەگەر واقعا ضد سیستەمە ئامریکا و ضد دموکراسی ئامریکا دەتوانێت ئەم کارە بکات. دۆمۆکراسی دێ بۆ نایکا بازیە. اون ئاهدوم و ئەسساتە ئامریکا مەجالە ئەو کارە نادا. ئەی چۆن مەجالە ئەو کارادەن سوارە مردمە بووگن باوکە ئەم مردمتانە دەرئاورد. ئەی چۆن مەجالە ئەو کارادا پەلامارە عێراق دەن و ئێژن 6 تریلیۆن دلار پوڵمان لە ئەفغانستان و عێراق سەرف کردگە و یەک دانە ئەسلحەی کوشتارە جەمعیشتان لە عێراق نەدۆزی و هەیە سەرزەمینە عێراقتان گرت و 2 ملیۆن ئینسانتان گرت و کوشتتان و لەبەینتان برد و کەسیش حەجێکی پێتان نەکرد. حەج کەسی جەخەی بە ئێوە نەکرد. ئەی چۆن بۆمبە ئەتۆمتاندا لە ژاپۆن، ئەی چۆن وێتنامتان تاڵان کرد و نابوت کرد و کەس بەری پێتان نەگرت. گرتی نەگرت. کامە نەهادوم و ئەسساتان مردمە بێدار و وشیارتان بەری پێگرێت. ئەمە قشتی تۆڕەهاتە قسەی مفتکردنە، ئەمە گشتی بازیە. پس دۆناڵد ترامپ ئەگەر ڕازەکە ئەو تهدیدە بوو لەسەر جیهان، بسم الله دابزاني موكاركا إعلام وضعية استثنائي بكات شوار مدركة محكم لتقلب بايدن بخاطر درو تواو ديمقراطا كان بقري إعلام وضعية استثنائي بكات مخالفين خوي بقريت وجامعة بقريت طرف داراني شي بيرت خيابانو أما بي إيجن أو شتي وأمانة وتيان دونالد ترامب فاشيستو، دونالد ترامب دنيا برو خرابي أو دونالد ترامب واقو، دونالد ترامب حيج كارس. ئەگەر دۆناڵد ترامپ توانی بترازێن نیشان ئەدا دۆناڵد ترامپ و ئیدێ ئیرادەیان بەسەر ئەوە گەسە جامعەی ئەمریکا بگرن، دادەی بزانین واسە، دادەی بزانین ئیدێ پەیدا بووگن ئیدێ کۆمپانی و کەسانێک لە پشت دۆناڵد ترامپ قەستیان ئەمەوێتە ئیدێ کۆمپانی تر نابوت کرد. ئادەی با بزانین ڕاستەم بازیە جدیە دێ با ببینین. پس ئەوە ئێوە ئەوێنن ئەمە جدی نییە، خۆتان مەخەڵەتێنن. دووچارم تەوەهمە مەون، ئەمە گشتی بازیە. کوڕەکە بە چاوێزی لێ دریا بوو خوا بیکوژێت و ئێژمە باوکی لێی با گشتی ئەمەسە، گشتی ئەم بازیەسە. دۆناڵد ترامپ بێ ئێران ئەخا جمهوری خە دموکراتەکان بێ ئێران ناخا. ئێران دەوڵەتە جوولەکەس تۆ حاڵیتە تۆ ئەفەهمی ئەمانە حیجکارن تۆ ئەمانە سەرۆک فڵان بێت و سەرۆک بیسان بێت و سەرۆک فڵان حیج غەڵەتی ناتوانێ بکە. فەهمیت؟ ئێرادەی ئیدەیەکی واتیە وام ئێرادەی شەریکێکی کە خۆی نیشان بە. پس ئومیدوارم کە من توانیوێتم تەوزیحێکی کافی وافی بدەم ئێوە بفەهمن ئەمە بازیە. هەر کەسێ بازیگەری دروست حساوی وێت و فەرق بکاتێکی ئەمانە ئەتوانێت ئەم بازیە وەرەقەکەی هەڵگەڕێنێتەوە. ئەگەر هەڵ ناگەڕێتەوە دلیلی ئەمەسە گشتی قواعد بازی قبول کرده لم بازی گشتی منتفع بازی اکا توش دانی شو خود حیترانه بکه بگشتی فیلمه او ندو چاره توهم موا لا يوخوش